هەموو لایەکتان بەخێر بێن. خۆشحاڵین کەوە ئەم هەفتەیەش بۆ باسێکی تر لەسەر باسی ڕۆژاوای کوردستان و ئەو قەیرانە سیاسی کە هەموو ناوچەکەی گرتوێتەوە و هەرێمی کوردستان، ڕۆژاوای کوردستان بەگشتی بە تێگەیشتنی ئێمە بەشێکە بێ لەو قەیرانە بەشێکە بێ لەو ئاڵۆزیانە. ئاگادارن لە هەفتەکانی پێشووە ساڵۆنی فکری ئازادبوون میوانداری لە کۆمەڵێک قسەکەر کرد، بابەتی جیاوازیان لە گۆشەی خۆیانەوە پێشکەش کرد لەسەر ئەساسی ئەو گۆڕانکاریە تازانەی کە ناوچەکانی گرتوێتەوە. ئەمڕۆ بە سوپاسەوە میوانداری لە دکتۆر محەممەد عەلیەکەین، زۆربەتان دکتۆرە ناسن بە کەلێرۆس و ماستۆر و دکتۆراکەی لە زانستە ڕامیاریەکانە و بەراوردی سیستمە سیاسیەکانە. لە 2012 مامۆستایە لە کۆلێژی زانستە ڕامیاریەکان و پەیوەندی نێودەوڵەتیەکانی زانکۆی سلێمانی. بایۆگرافیایەکی متەواضعانەی بۆ ناردبووین، ئێمە حەزمانە کرد تۆزێ بە دیتێلتر بە زووتێرەوەندە کافیە. پرسەکە و بابەتەکەی دۆخی سووریای دوای ئەسەد، گوتاری برایەتی گەلان چارەسەرە. بەجێ هێڵین بۆ دکتۆر بۆ ماوەی نیم سەعات پاشانی نەلای پرسیار و سەرنجەکانی ئێوە. دکتۆر ژیان فەرموو. زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون، زۆر سپاس بۆ ئێوەش کە ئامادە بوون لە مێوارەیە. ئەوەیم کە من ئەمڕۆ قسەی لەسەرکەم ئەوەیە کە لە هەمومان بوو بە پرسیار بۆمان کە ئایا ئەوەی کە ڕوویە لە 6/1/2026 چی بوو؟ یعنی بۆ هەنێکمان شۆک بوو، بۆ هەنێکمان جۆرێک لە دووبارکردنەوەی مێژوو بوو، بۆ هەنێکیشمان تا ڕادەیەک جۆرێک لە جۆرەکان ئەوە بوو کە ئەمە هۆکارێک بێ، ئەکرێ ڕووداوێک بێ کە هۆکاری ناوخۆیی و هەرێمی و نێودوڵەتی هەبێ. بەڵام بەگشتی ڕووداوێک بوو لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی سەربازیەوە جۆرێک لە ڕاچڵەکین و جۆرێک لە شۆک و هەروە جۆرێک لە تراژیدیا و جۆرێک لە بێزاری لە هەمومان ڕووی تێکرد کە ئەویش ئەو ڕووداوەی کە لە 6/1 هێزەکانی دیمەشق پەلاماری هەردوو گەڕێکی شەخ مەسعود و ئەلشەفیان ناو دوایەوە ڕووداوەکانی دواییش. جاون بەڕاستی ناچمە سەرەوەی کە هۆکارە ناوخۆیی و هەرێمی نێودوڵەتەکان بۆم بابەتە چیە، هەڵبەت زۆربەتەن ئاگادارن یاخود بابەتی باسەکەی من نییە. ئەوەی کە بابەتی باسەکەی منە مۆزوعی گوتارێکە یاخود تێزێکە کە پێوترێ برایەتی گەلان. ئەم گوتارە لەکوێوە هاتووە، بۆچی شکستی هەنا، ئایا خەلەلەکە لە تیۆرایە، لە نەزەریە یاخود لە عەمەلایە؟ ئایا خەلەکە لە تەرەفی کوردەوەیە، خەلەکە لە تەرەفەکانی ترەوەیە، یاخود ناوچەکە بەو جۆرە، یاخود ڕانەهاتووە بەم گوتارە تازێ، یاخود بەم گوتارە کە مایی ئەوەیە کە بتوانین تا ڕادێک بێکەوە بژین. بە کورتیەکەی برایەتی گەلان ئەگەر وەکو دەواازەیەک بچنە بابەتەکەەوە مەبەست چێ لە برایەتی گەلان؟ بە کورتیەکەی برایەتی گەلان چەمکێکی کۆمەڵایەتی و سیاسیە. قسە لەسەرەوە کە چۆن گروپەکان نەتەوەکان لە پێکەوە لەسەر ئاسی ناوخۆ، لەسەر ئاسی نێودوڵەتیش پێکەوە بژین دوور لە شەڕ و دوور لە پەنابردن بۆ توندوتیژی. و ئەمەش جۆرێک لە جۆرەکان ئاشتی بەرقەرارەکە و پێکەوەژیان بەرقەرارەکە. بۆ یەکەمین جارم چەمکەش جان جاک ڕۆسۆڵ ساڵی 1954 لە یەکێک لە کتێبەکانیا نامیلکەیەکە کە قسە لەسەرەوە کە ڕەگوڕیشە و بنەمای نایەکسانی لە نێوان مرۆڤەکانە چییە؟ هۆکارێک لە هۆکارەکان یاخود ڕەگوڕیشەیەک بۆ ڕەگوڕیشەی نایەکسانی لە ناو مرۆڤەکانە هۆکارەکەی چییە؟ ئەم نایەکسان نەعەدالەتیە. یعنی بێگومان ئەگەر برایەتی گەلان نەبێ، یەکێک لە نەتیجەکان، یەکێک لە لێکەوتەکان ئەکرێ هۆکاریش بێ، بۆی کە لێیەکە بێتەوە ئەوەیە نایەکسانی و نەعەدالەتی و جۆرێک لە جیاوازی و جۆرێک لە تەمیز دروسە بێ کە جیاکاری دروسە بێ، کەوە نەتیجەی ئەوەیە کە گروپێک لە ناوگەلەکانە لە ناوخۆی وڵاتەکە خۆی بە باڵا ئەزانێت، گروپەکەی تر بە بچووک یاخود بە کەم سێرەکە. یعنی ئەم جۆرە لە تێڕوانینیش بۆ گروپە بچووکەکان هۆکارێکە لە هۆکارەکان کە پەنا بینە بەر برایەتی گەلان. اینجا قسەکە لەسەر ئەوەیە ئایا برایەتی گەلان ئەگەر ئێمە تەنزیری بکەین یاخود تەرجەمەی بکەین بۆ واقعی سووریا یاخود بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن ئەکەوێتەوە و چۆن بەرەو ئەم بابەتە بچین و بەکوێ گەشتووە؟ تەبەن چەند جۆرێکی جیاوازیش لە برایەتی گەلان هەیە. برایەتی گەلانی ئاینی هەیە کە لەسەر ئەساسی ئیمان مەرکەزی و ئیمان ڕوکنە سەرەکیەکەیەتی کە لە ناو ئاینە جیاوازەکانە. ئەکرێ برایەتی گەلان ئەوەی کە مارکسیەکان و چەپەکان بانگەشەی بۆکەن کە لەمەیە
کرێکار و پرۆلیتاریا و چین ڕەگە سەرەکیەکەیەتی بنەما سەرەکیەکەیەتی ئەکرێ برایەتێکی تری گەلان ئەوەی کە پێوترێ ئومەمی یاخۆت نێونەتەوەیی کە تقریبا ئاینەکان و چەپەکانیش لەو ڕۆوە هاوکارن ئەکرێ جۆرێک لە نەتەوەش بێتە ناوەوەکو ئاینی برایەتی گەلانی نێوان نەتەوەی عەرەب یاخۆت ئەو نەتەوانەی کە زمان و جوگرافیا و ئاینیان مشتەرەکە ئەو برایەتی گەلانی کە تا ڕادەیەک کە من لەم بابەتەشا تەئید یەکەم و سەرکەوتوو بووە ئەو برایەتی گەلانەیە کە لەسەر ئەساسی موئەسسە و لەسەر ئەساسی ئازادی و لەسەر بنەمای پەیمانێکی کۆمەڵایەتی یاخود چوارچێوەیەکی یاسایی و دەستوری و دامەزراوەی ئەتوانێت سەرپێی خۆی بگرێ کە ئەوەی کە لە جانجاک ڕۆسەوە دەست پێەکە و دوای ئەوە شۆڕشی فەڕەنسی متەئەسیرە بێ بە نووسینەکانی ئەو بە نووسینەکانی ڤۆڵتێر و دوایەوە بە شۆڕشی فەڕەنسیش ئەوەی لێکەوێتەوە کە جۆرێک لە جۆرەکان ئەوروپا ئەگەر پێشکەوتوو بیاخود سەرکەوتوش نەبێ بەتەواوەتی بەڵام بەناو خۆیان تا ڕادەیەک توانیوێتی ئەو پێکەوە ژیانە بە موئەسسە ڕێکخاوە بیخاتە ناو چوارچێوەیەکی موئەسسیەوە کە من دوایی ئەگەڕێمەوە بۆ ئەم خاڵە. اینجا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرلایانی پراکتیکی و ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە سووریایە ئایا لە دوای شەشی یەکەوە قسەیەک ماوە مەجالێک ماوە دەرفەتێک ماوە بۆ ئەوەی کە ئێمە باز لە برایەتی گەلان بکەین لە ڕاستیا برایەتی گەلان معنای ئەوە نییە کە تۆ هێزی زبر یاخود چەک ڕەتکەیتەوە یعنی دوو شتێکێ لە سیاسەتا کە پێوتری هێزی نەرم و هێزی ڕق یعنی تۆ لێ کاتە ئەکرێ برایەتی گەلان پێکەوە ژیان دوورکەوتنەوە لە توندوتیژی ببێ بە استراتیجە بەڵام لە هەمان کاتیشا بەدەستەکەی تریشە چەکە پێبێ ئەم چەکە بۆ پەلاماردان و زوڵم و ستەم و چەوساندنەوە نییە بەڵکۆی لە سیاسەتا پێوتی ڕەدعە ئەوەی ڕەدع بە کوردەکەی وشەیەکی جوان هەیە کەڵێ سڵکردنەوە پەرپەشدانەوە سڵکردنەوە خۆپارێزی بەرگری یعنی ئەوەی کە کورد ئەتوانێت بانگەشەی بۆ بکە یاخود دەتوانێت دەستی پێوە بگرێ لێ کاتە هەم وتاری برایەتی گەلان و پێکەوە ژیان لەگەڵم نەتەوانەیە هەم لە هەمان کاتیشا ڕاگررتنی چەک و ڕاگررتنی ئەوەی کە پێوترێ هێزی زبر بۆ ئەوەی یاخود هارد پاوە بۆ ئەوەی کە هاوسەنگەکە ڕاگیرێ و ئامادەبی بۆ هەموو ئەگەرێکە پەلامار بدرێ کە من پێم وایە تا ڕادەیە کوردەکانی سووریا یاخود هەسەدە ئەمەی کردووە بەڵام ئەگەر لێرەیە قەوزوەرگرین ئەو برادرانی کە چڕایەک هەبوون لە ڕابردووە کە بێ هەسەدە و پەکەکە دەست لە چەک هەڵگرن و بێت چەکدانێن وە کاتی خەباتی چەکداری بەسەر چووە ئێستا برادرانە بەشێکی زۆران هەلم کاتەیە کە ئێستا برایەتی گەلان بۆ جۆرە لێ هاتووەڵێ برایەتی گەلان بەڵایەکە و هاتوو بەسەر میلەتەیە و ئەبێ ئەم گوتار ڕەتکەینەوە ئێوە لە ڕابردووە بەکەتان وت چەکدانێ ئێستا پێڵن برایەتی گەلان شکستی هێناوە ینی ئەم جۆرە دژبەیەکی ئەم جۆرە پاشەکشەیە لە خیتابە نەتیجەوەیە کە ئینسان واقعی نابێ لە ژیانە واقعی نابی کە واقعی بوویت ئەوەیە کە ئەبێ کورد بە درێژایی مێژوو یعنی تۆ گەر لە 1920ەکان و سیەکانیشەوە بە نمونەوەریگری لە کۆماری مەهابادیشەوە بە نمونەوەگری هەمیشە کورد یەکێک لە هێزە نقطە بەقوەتەکانی ئەوە بووە کە کورد خاوەنی کێشەیەکی حەقانی بووە کێشەیەکی ڕەوای ئەخلاقی بووە کە ئەچەوسێنرێتەوە یاخود جیاکاری بەرامبەر بە ئەکرێ کە ئەمە ئەکرێ ببێ بە ناوڕۆک و ناوکی خیتابێکی سیاسی گرنگ بۆ پێکەوە ژیان و بۆ دیموکراسی و بۆ سەرپێخستنی جۆرێک لە دوورکەوتنەوە لە توندوتیژی بەڵام لە هەمان کاتیژا هێزەکانی بەرامبەرت و ئەمەی سووریاش سەلمێنەری ئەوەیە کە تۆ بە ناچاری ئەبێت چەکە پێبێ بە کوردی باشووریشەوە لە ڕاستیە بە کوردی بەشەکانی تریشەوە یعنی چەندێک دیموکرات بن چەندێک باوەڕیان بە پێکەوە ژیان هەبێ بەڵام لە دۆخێک و لە شوێنەکە لە ناوچەیەکە ئەژی کە ئەبێ چەکە بەرامبەر بەردەوام پێبێ اینجا قسەکە لەسەرەوەیە ئایا ئێمە کە ئەڵێن برایەتی گەلان بەڵایە یاخود ئەگەر لە ڕابردووە وتمانە چەک بەڵایە بێ چەکدا بنرێ ئێستا چارەسەر چییە بەتابەتی دوای ڕووداوەکانی شەشیەک و ئەوەی کە بەسەر سووریایە هات ئەوەی کە تەبعاً بۆ ئەوەی کە شتەکە ورترکەینەوە بۆ دۆخی سووریا ئەبێ ئێمە لە دۆخی و جوگرافیای سووریا لە ڕاستیا شارەزابین اینجا بتوانین قسەیەک لەسەرەوە بکەین کە ئایا برایەتی گەلان باشە یان نا بۆ خیتابی پەکەکە ئاماژەی پێوەکە یاخود بانگەشەی بۆوەکە ئایا واقعیە واقعی نییە ئێوە زۆربەتان لەوە چە سەردانی کوردستانی ڕۆژاواتان کردبێ یاخود لە سەرتان خوێندبێتەوە جوگرافیای کوردستانی سووریا لە ڕاستیا جوگرافیایەکی زۆر ئاڵۆزە و ئەم ئاڵۆزیە کەی زیاتر ئاڵۆز بوو لە 1960ەکانە حیزبی بەعسی سووری قانونێکی دەرکرد الحیزام العەرەبی پشتێنەی عەرەبی بەپێی ئەم یاسایە کە تا ناوەڕاستی هەفتاکانیش بەردەوام بوو جێبەجێکردنی ئەم یاسایە ئەم مەرسومە
کە حافظ ئەسەد دوای فشارێکی زۆر و دوایەوە پلانەکە زۆربەی زۆری جێبەجێ بوو اینجا بڕیارەکەی ڕاگرت بە پێم بڕیارە پشتێنی ئەمنی 120,000 بۆ 140,000 کورد لە ناوچە کوردیەکانە گوێزرانەوە بۆ ناوچەی تر و عەرەب هێنرا لە شوێنیانە نیشتەجێکرا و ئەو ناوچانەش کوێ بوون یعنی لە نێوان شارە کوردیەکانە بوو ئەنی ئێستاەوە لەوە ڕۆشت بیشن یعنی ئێستا من 2019 لێ بووم یعنی لە قامیشلەوە کە ئەچی بۆ کوبانێ لە نێوان هەردوو شارەکەیە چەندین لادێ و چەندین شوێنی عەرەبی تایە ئەستا تۆ لێرە بچە بۆ هەولێر بچە بۆ هەڵە بچە بۆ ڕانیە دۆخەکە شتێکی ترە بەڵام لەوێ لە ئەنجامی ئەو سیاسەتەوە و بەمەبەستیش ئەوەیان کرد کە ئەو ناوچە کوردیانە دابڕێن لەیەک طبعا بیانووی ئایدۆلۆژی و سیاسی و حیزبی زۆر بوو بۆەوە بە نەتیجە ستەم بوو یەکێک لەوە بوو کە بەحساب لە ڕقا هینێک دروستکرا سەدی تەبقە لە ئەنجامیەوە کۆمەڵی عەرەب ماڵ و حاڵیان لێ تێکچوو اینجا هەنیان لێو نیشتەجێیان کردن دابڕاندنی کورد کۆمەڵێک ئامانج و هەدەفی هەبوو ئەم پرۆژەیە بڵێن لە دیدی بەعسی سووریەوە کە ئەویش ئەوەی ئەم کوردانە دابڕێنرێ لە کوردەکانی باکوور و لەناو خۆشیانە جۆرەکان پەرتەوازە بن بۆ ئەوەی کە یەک نەگرنەوە بە تایبەتی کە یعنی ترۆپکی کار ئەم سیاسەتە ڕەگەزپەرستانەیە لە سەرژمێری ساڵی 1962 حەسەکەیە هینکرا گەشتە قیمە ینی ئەویش چۆن بەشێکی زۆر کورد لەو سەرژمێرەیە ناونووس نەکران وەکو سووری و هەموو جۆرە دۆکیمنت و بەڵگەنامەیەکی سووریان لێ سەندایەوە اینجا ئەم دۆخە چۆن مامەڵی لەگەڵاکەی طبعا ڕێیەک هەیە کە من لەگەڵ یانیم یاخود واقعی نییە کە ئایا بۆچی هەسەدە لە 2012ەوە کە دەسەڵاتی ئەم ناوچانەی لە ژێردەسایە بۆ ئەم هەڵەی ڕاز نەکردوێتەوە بۆ ئەم ناوچانەی بە جۆر لە جۆرەکان دانەڕشتوێتەوە یاخود ئەم کێشەی چارەسەر نەکردووە لە ڕاستی ئەمە کارێکی زۆر قورس و زۆر زەحمەتە یاخود گرفتێکی زۆر گەورە دروستەکە ینی ستەم بە ستەم چارەسەر نابێ کە تۆ خەڵکێک نیشتەجێر کراوە لەوێ ئێستا دەریان پڕێنی کە زۆربەی زۆریان لەوێ بوون گەورە بوون یاخود لەدایک بوون لەو شوێنە بەرحاڵ تەفاسیلی ئەوەی کە 14 ساڵە بۆچی هەسەدە ئەم سیاسەتەی ڕاز نەکردوێتەوە لە ڕاستیە پێم وایە تەفاسیلی زۆرە و گرفتی زۆرە من کاوە بەجێڵم بۆ ئێوە کە دوای ئەتوانین لە مناقەشەکانە قسەی لەسەرکەین بەڵام ئەوەی کە گرنگە ئایا ئێستا کورد لە دوای شەشیەکەوە دەست هەڵگرێ لە گوتاری برایەتی گەلان یاخود ئاڕاستەیەکی تری باتە یا چی بکە ئەوەی کە ڕای منە لەسەر ئەم بابەتەوە ئەمێ جەختی لەسەرکەمەوە برایەتی گەلان گوتارێک نییە تەنها پەکەکە و ئۆجلان و ئەم جیلە تازە بانگەشیان بۆ کردبێ بە درێژایی مێژوو کورد هەڵگریم خیتابە بووە و نقطە و ضعف و نقطەی قووەت و جێگای شانازی کوردیشەکە باوەڕی بەم خیتابە ئینسانیە مرۆڤ دەستانە هەبووە جایەکێک لێوە قسێک لە تەفسیرەکانەوە بێ کە کورد لە لاوازیەوە ئەم گوتاری هەڵگرتووە یاخود جۆرێک لە جۆرەکان تەفسیرێکی تری ئەوەیە کە کورد خۆی بەکەم ئەزانێ بۆیە باسی برایەتیەکە هەر کامێکیان بێ لە ڕاستیە ئەو تێگەیشتن لەو بابەتە زۆر قورسە چونکە یەکەم کورد کەمینەیە لەم ناوچەیە و دووهەمیشانەوەی خاوەن دەوڵەت نەبووە تاوەکو داوای ئەم بابەتەنەکە سێمیشان ئەگەر خاوەن دەوڵەتیش بێ خاوەن هێزیش بێ بەڕاستی داواکردنی برایەتی گەلان یەکێتەوە لەگەڵ ئەو قەزیە حەقانی و ڕەوایی ئەخلاقی کە کورد هەیەی یعنی سێوە سێرکەن لە 1970ەکانەوە لە ناو کوردی شاکە ئەگەر بیخێن ناو سیاقی کوردی باشوور حەمزە عەبدوڵڵا و ئیبراهیم ئەحمەد نامیلکێ دەرەکەن کە باز لە برایەتی گەلانەکە لە 1970ەکانە دوایە ئەو شعرەی هەر ئیبراهیم ئەحمەد کەم لەم ماوەشە لەم خۆپشاندانەشە زۆر بەکارێنرا هەر کورد بوون کوردەبین لە دێڕێکاڵێ گەلان هەموو برای منن لە ڕاستی ئەمە جملەیەکی گرنگە ینی جملەیەکە کە کورد دەبێ شانازی پێوە بکە یاخودەوەی کە کاتی خۆی هەتا کورد و عەرەب برایە ئێستا بەشێک لە کورد لعنەت لەو شیعراکە بەس لە ڕاستیا تۆ ناکرێ بەرامبەرەکەت کە باوەڕی بە من نییە یاخود بەرامبەرەکەت کە بووە بە دڕندە بووە بە شەیتان تۆش بچیتە سەر یاریەکەی ئەو سەر مەزهەبەکەی ئەو و ئەمە نقطەی قووەتی هەسەدەش بوو لە سووریایە یعنی ئەگەر گوتاری برایەتی گەلان لەسەر دەستی بەرامبەرەکەت تێکشکابێ هەسەد نەهات ئیزافەیەکی بۆ بکەوە ئەمیش زیاتر تێکی بشکێنێ بە پێچەوانەوە هیچ کاردانەوە و هیچ تۆڵەیەک بەرامبەر بە تێکشکاندنی ئەو گوتارە نە بەرامبەر بە عەشیرەتەکان و خێڵەکانی ڕەقە و دێرە زور و ئەوانە ڕوویا نە بەرامبەر بە هێزەکەی ئەحمەد شەرع
لە تۆڵەکردنەوە لە ڕەتفعلا و ئەوەشە بووە بە کەیسێکی بەهێز کە ئەمڕۆ تۆ لە ئەوروپایە لە دنیاە ئەتوانی تەحەفوزی پێ بکەی و شانازی بکەوە و بتوانی بەکاری بێنی کە ئێمە لەگەڵ هێزێکا شەڕەکەین کە وەکو یەک نین لانی کەم هەسەدە ئەوەی سلمان کە یان لەگەڵ هێزێکا شەڕەکە کە وەکو یەک نییە ئەو ستەمەکە پەلامارەیە ئاگربەزێشکێنێ بەڵام ئێمە بە پێچەوانەوە ئەو ئەسیرە کوژێ عەزێتیە ئێمە بە پێچەوانەوە ئەمە لە ڕاستیا بەشێکە لە جەوهەری جاسە لەوەشە بڵێن ئەم قسانە چ پەیوەندی هەیە بە برایەتی گەلانەوە لە ڕاستیا برایەتی گەلان ئەگەر تیۆریزێکەی یعنی هەڵگری ئەپەیامانەیە اینجا ئەستا قسە لەسەر ئەوەیە چۆن ئەم برایەتی گەلانە پێ داکوتێ و ڕەگوڕیشە داکوتێ و لە هەمووشی گرنگتر لە ئاستی وتار و ئایدۆلۆژیا و قسە و سیمینار و شتا بچێتە ئاستێکی ترەوە بۆی بەهێز بێت و بمێنێتەوە تەنها ڕێگا ئەوەیە کە ئەبێ گوتاری گەلان بە موئەسەساتی و لە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری و دامەزراوەی لە سووریا ڕنگ باتەوە بەڵام ئایا ئەو هێزەی لە دیمەشق حکومەکە ئەو هێزەی کە پشتیوانین دیمەشقەکە لەسەر ئاستی هەرێمی تورکیایە و لەسەر ئاستی نێودەوڵەتیش کە ئەمریکایە ئایا هاوکارن مساعدن بۆ ئەوەی کە ئەم گوتارە بچێتە لانی کەم وەکو عێراق ئەگەر پێرفێکتیش نەبێگەر هیچ کێشەش دروست نەبێ بەڵام تا ڕادێک چوارچێوەیەکی یاسایی و دەستوری هەیە بۆ ئەوەی جۆرە جۆرەکان پێکەوە ژیان هەبێت و مافی کەمینەکان مسۆکەر بکرێ بەڵام لە ڕاستی ئەوەی کە لە بەردەست منایە ئەوەی کە ئەحمەد شەرع پار لە مانگی 2025 سێ مانگ دوای کەوتنی بەشار ئەسەد بڵاوی کردەوە ئەحمەد شەرع ناوی ناوە دەستور لە ڕاستیا بەس دەستور نییە کەەوە زیاتر ئیشی قانونیەکانە لە ڕاستیا زۆر کارەساتەوە نەک ئەوەی کە لەگەڵ گوتاری پێکەوە ژیانی گەلان یەک ناگرێتەوە نەک لەوەی لەسەر گوتاری برایەتی گەلان تیۆرێزەکە و تەرجەمەیەکا بۆ واقعێکی سیاسی و کۆمەڵایەتی و دەستوری یاخود موئەسەسی بە پێشەوانەوە تەواو دژ بەوەیە ئەوە تەفاسیلەکەی 57 ئارتیکڵەوەزانم زۆر کارەساتەکەەوە لە مەجای ئەومان نییە کە بچنە سەر ئارتیکڵانە بە کورتەکەی ئایا قسەک پرسیارەکە ئەوەیە ئایا گرفتەکان و دەرفەتەکانی ئەوەی کە گوتاری پێکەوە برایەتی گەلان چۆن تەرجەمە بکەین بۆ چوارچێوەیەکی یاسایی و دەستوری موئەسەسی لە سووریایە و ئەمە ببێ بە زەمان و گەرنتیەک بۆ ئەوەی کە ئەو ناوچانە لەژێر دەسەڵاتی کوردان لانی کەم ئەو کەمینەی کە ماوە ئەوش لە بین نەچێت چونکە لە ڕاستی ئەوەش ئەگەری لە بینچوونی هەیە اینجا چارەسەری ئەم دۆخە بەوە ناکرێتەوە بڵێ وڵا برایەتی گەلان بەڵایەوە بێ ئێمەش عەرەب بکوژینە بێ فاشی بین و بێ ڕێسیز بینوانە ئەمە لە ڕاستی ئەمە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی تۆریەوە زۆ هەڵەیە و لە هەمووشی گرنگتر تۆ دەرەقەت نایە ینی ئەگەر بێتە سەرەوەی ئێمەش لەگەڵ ڕێزماکە ئەو کە من زۆر دژی ئەو خیتابم بکەویتە کوشت و کوشتار و پەلاماردانوانە دەرەقەت نایی سێمیان لە هەمووی گرنگتر دیسانەوە ئەو خەیاڵ پڵاوی و ئەو ڕۆمانسیەتە بێمانایەن نزین و نەکەینەوە کە خەباتی چەکداری باوی نەماوە چەک هەتا مرۆڤ هەبێت چەکیش هینی هەیە وجودی هەیە بەڵام تۆ چۆن ئەم چەکە بەکارهێنی و ئەو چەکە لە چوارچێوەی یاسای سنووری خۆیە بۆ خۆپارێزی ئەوەی کە پێشتر ئاماژەم پێ وەکو ڕەدە وەکو خۆپارێزیەک وەکەوەی کە بەرامبەرەکە سڵ لێ بکاتەوە وەکەوەی کە تۆ ئەگەر بەرامبەرەکە چەکی بە شێوازێکی ناپەسەند بەکارهێنا تۆ بتوانی بەرگی لە خۆت بکەی کە ئەوەی لە ماوەی چەند مانگی لە ماوەی چەند هەفتەی ڕابردووە هەسەدە کردوێتی یعنی لە ڕاستی ئەمە ئەبێت دەوڵەمەند بکرێ و بەهێز بکرێ ئەم خیتابە نەگەوەی لێی بدرێ یاخود بە جۆرە جۆرەکان ئەم کارانە بەکەم سێر بکرێ اینجا یەکێک لەو شتانی کە ئیلاقی بە دانیشتوانی سووریا هەیە چونکە من زۆر مەبەستمە ینی ئینسان هەن نەزەری و قسەی تیۆری عام نەکا باشە یعنی ئەم شتە چۆن تەرجەمەکەی چۆن واقعی سوودی پێ خوێنیتەوە ئەوی ژەوەیە لە ئەنجامی چەند ساڵی حکومڕانی سووریا کە پێشتر ئاماژەم پێگرت هەندەسەی کۆمەڵایەتی هەندەسەی دیموگرافی دانیشتوانی کوردی سووریا تێک چووە و ئەم هەندەسەیە چۆن ڕاستەکەیتەوە و ئەم هەندەسەیە بە جۆرە داڕژراوە تورکیاش دەستی لە ناو بابەتەکایە ئەویش بەڕاستی ڕەگوڕیشەیەکی قوڵتریشی هەیە یعنی ئێسێوە زۆربەتان لەوە چوو بوونە تورکیا یاخود سووریا شاری نوسەیبیە کاتی خۆی خەتێکی قیتار لێەوە تێپەڕیوە خەتی قیتارەکە ئەم بەر و ئەوبەری شارەکەی کردو بە دوولەتەوە ئەسە چۆن ئەگەر خەتێکی قیتار بە شاری بەسیەکەی سلێمانیا تێپەڕێ بەشی خوارەوەی با بە وڵاتێک و بەشی سەروی با بە وڵاتێکی تر
ئەمە دۆخی جوگرافیا و دیموگرافیای سووریایە. تۆ لە دۆخێکی وایە ئەبێ لە ڕاستیا جگەل لەوەی کە دۆخەکە بخوێنیتەوە مامەڵێ لەگەڵاکەی هەموو جۆرە قسەیەکی تر، هەموو جۆرە لێدوانێکی تر، هەموو جۆرە تەحلیلێکی تر چێتە قاڵبێکەوە کە پەیوەندیەکی نامێنێ بە واقعەوە. اینجا خاڵێکی تر کە من ئەمەوێ جەختی لەسەر بکەمەوە کە ئەمەیان تۆزە حقیقەتێکی تاڵیشە، ئەوی ژەوەیە بەشێک لەوەی کە دش بە برایەتی گەلانە یاخود زۆر لە تۆڵەکردنەوە شتاناکە لە باشوورەوە ئەم گوتارە ئیستیرادی ئەوەیەکرێ. ئەوی ژیلاقی بۆەوە هەیە کە ئێمە لە 2023ەوە نەمانتوانی پەیوەندێکی هاوسەنگ ڕانگرین لە نێوان ئەو کەمینانە ئەو دەسەڵاتی کە لە ناوچە جێناوەکانە بە کەرکووک خۆشیەوە. اینجا ئەم گوتارە کە لێرە شکستی هێناوە و ئەو گروپانی لێرە شکستیان هێناوە لەوەی کە بتوانن ئەو هاوسەنگێک ڕاگرن، نەک گەلان و کەمینەکانی تریان لە کەرکووک لە خۆیان ڕازی نەکردووە، نەتەوەی کوردیشان لە خۆیان ڕازی نەکردووە، کادیر و بگرە دەنگدەری خۆشان ڕازی نەکردووە. اینجا بەجۆ لە ژۆرەکان تەعنێن یاخود هین لۆمەی دەسەڵاتی کوردانی سووریاکەن کە خیتابە فەشەلی هێناوە. ئەگەر تۆ خۆت فەشەل دێنابێ لەوەی کە نەتوانی بێ ئەوە بکەی مانایەوە نییە لە شوێنێکترا فەشەل بێنێ. ئەمە یەک. دووەمیشان وەکو وتم جوگرافیا و دیموگرافیای سووریا بە شێوازێکی ترە و لە هەمووشی گرنگتر، یعنی ئێستا ئینسان وەکو دیسان تەکی دەکەمەوە کە ئینسان استراتیژیانە بیرکاتەوە. ئایا وتاری برایەتی گەلان پێکەوە ژیان استراتیژە لای کورد یاخود تاکتیکە؟ من پێم وایە ئەبێ بیکا بە استراتیژ و لە استراتیژ لە مەودای دووریشە هەم هێزە ناوخۆیەکان هەم هێزە هەرێمین و دەوڵەتەکان بە جۆرە لە جۆرەکان ئەبێ قەرەبوو یاخود بە جۆرە لە جۆرەکان تەعویزیەوە بنەوە یاخود پاداشتی کورد بنەوە لەسەر ئەم خیتابە و بینیشمان. اینجا ئینسان لە نزیک مەودایە لەوە چێسە گرتین قسەکە ڕاستیە واقعی شتە واشە کە و عەشیرەت و کەمینە عەرەبانی کە لە ڕەقە و لە دێرە زوور چەند ساڵە لەگەڵ کووردا بە ئاشتیانە ئەژین یەکەمین کەس بوون کە پشتیان کردە کورد. ڕاستە و حقیقەتێکی زۆر تاڵە واشە. بەڵام ئایا لە دوورمەودایە ئەم خیتابە ئەم گروپە ئەم خەڵکە بەم جۆرە ئەمێنێتەوە ئەگەر هەمووشی نەبێت لانی کەم خۆ بەشێکی زۆری یاخود بەشێکی گرنگی ئەم کۆمیونیتە ئەم کۆمەلگایە تێگا لەوەی کە ئێمە خراپن بەرامبەرەکانمان، بەڵام لەوەشە بە پێچەوانەوە بێ. خاڵێکی تر کە دیسان پەیوەندی هەیە بە دۆخی کوردانی سووریاوە کە ئەمە زیاتر بابەتێکی مەزهەبیە، من نازانم تا چەند ئەمە لە ڕووی مەزهەبیەوە ئەم کێشەیە چەند قوڵە. ئەویش کوردانی سووریا تەعاملیان لەگەڵ ئیسلامی سوننایە. اینجا هەڵبەتە ئێوەش بەشێک لەوە شارەزان کە ئیسلامی شیعی و ئیسلامی سونی جیاوازێکی زۆریان هەیە لە مۆزوعی پێکەوە ژیان لە مۆزوعی ئەوەی کە چۆن ئەڕوان گروپەکانی تر. یعنی ئیسلامی سونی ئیسلامی شیعی خۆی لە دنیای مسلمانە لە دنیای ئیسلامە خۆی بە کەمینە ئەزانێ، بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ کەمینەکانی ناو دنیای ئیسلامە جۆرە لە باوەڕی بە پێکەوە ژیان و بە تەسامح هەیە، ئەگەر بە مطلقیش نەبێ، ینی ئەگەر شتەکە نەبرێتە ئاستێکی تری سیاسیوانەوە، بەڵام وەکو قەناعەت وەکو مەزهب هەمیشە کەمینە بەرگی لە کەمینەکە. ئێستا و برادرانش کە ئەوروپیان بینیوە هەمیشە کەمینەکان تا ڕادەیەک بەرگی لە کەمینەکانەکەن. بەڵام ئیسلامی سونی لەبەرەوەی کە زۆرینەی ناو دنیای ئیسلامە حکومڕانە دەسەڵاتدارە لە سووریایە، ئایا کوردانی ڕۆژاوە چۆن تەعاملکەن لەگەڵ ئەم دیوە مەزهەبیەی ئیسلامە لە سووریایە؟ و لە هەمووشی خەتەرتر کە ئەوە بەڕای من خاڵی مەترسیدارە، ئەو گروپەی کە لە دیمەشق حکومڕانن دوو ئایدۆلۆژیان تێکەڵاو کردووە، ناسیۆنالیزم و ئاین، کەوە لە علومی سیاسیا پێوتێ ناسیۆنالیزمی ئاینی. یعنی ئەگەر بەشار الئەسەد تەنها ناسیۆنالیزم و شۆڤینی بوو بێ ئاینی نەبوو، ینی وەکو ئاین بیباتە ناو سیاسەتەوە. بەڵام ڕاستیا گروپی ئەحمەد شەرع طبعاً بە هاوکاری و جۆرە لە پشتیوانی لە تورکیایە ناسیۆنالیزمیان تێکەڵاو بە ئاین کردووە کە ناسیۆنالیزمی ئاینی لە ڕاستیایەکێکە لەو ئایدۆلۆژیانەی کە زۆر مەترسیدارە لەسەر بەرامبەر بەتابەتی لەسەر کەمینەکان. اینجا ئایا چۆن لەبەرەوە بە جۆرێک دۆخی سووریا ئاڵۆزە لە ڕووی دموگرافیەوە کە پێشتر ئاماژەم پێکرد کە هەندەسەی ئەندازیاری دیموگرافی کوردانی ڕۆژاوە بە شێوازێک پرش و بڵاو و شێواوە کە بەشێکی هەڵکەوتەی جوگرافی وایە، بەشێکی تریشی علاقەی بۆ سیاسەتانەی کە باسم کرد پشتێنی ئەمنی و ئەمە چۆن ڕاستەکرێتەوە و ئەمە چیلەکەی علاقی بە یەکشتەوە هەیە کە ئەویش پێوتێت تەڵەی جوگرافی، یعنی هەڵکەوتە و تەڵەی جوگرافی کورد لە هەر چوار پارچەکەیە بە جۆرێک قوفڵ بووە کە
مامەڵەکردن لەگەڵ بەرامبەرە ئیلا بەوە ئەبێ کە تۆ گوتاری گەلان برایەتی گەلان چۆن داڕێژی و تەرجەمەیکەی بۆ یاسا و دەستور و چوارچێوەیەکی دەستوری و یاسایی بیتێ بۆ ئەوەی تا ڕادەیەک گەرنتی هەبێ و بەردەوام بێ. دکتۆر سێ دقەیەکت کات ماوەگەر خیر بڵێ سوپاس باش هیچ لەگەڵ پرسیارەکانە کاتیکە دەینی بۆ بەسەر اینجا من لەم یەک دوو دقەیە مەوێ قسەکانم کورت کەمەوە ئەویش ئەوەیە لەوە چێ پرسیار لەسەرەوە دروست بێ ئایا سەرچاوەی یاخود مەزدەری ئەم گوتارە لای پەکەکە لای ئۆجەلان لەکوێوە هاتووە طبعاً تێکەڵاوە چونکە باگراوندی پەکەکە چەپە و ئۆجەلان خۆشی لەوە چێ ئەو گوتارە تازەی بووکچین کە باز لە برایەتی گەلام کە بەشێک بێ لەو ئەدەبیاتە بەشێکتری ئەوە دەبیاتە پەیوەندی بە باگراوندی چەپەکانەوە هەیە چەپەکان بەگشتی باوەڕیان بە جۆرێک لە پێکەوەژیان هەیە کە سۆشیالیزم و ئەوەی کە لە ڤێژنی تازەیە لە ئەوروپای غەربیە پێوتێ سۆشیال دیموکرات. اینجا ئێستا ئاخر قسەم ئەوەیە کە گرفت و دەرفەتی ئەم گوتارە لە سووریا چۆن چارەسەرەکرێ. من دیسان جەختەکەمەوە لەسەر ئەو قسەی کە برایەتی گەلان نەک بەڵایە بەڵکو شانازی و فەخرە بۆ کورتکە خاوەن و هەڵگری ئەم خیتابە بێ ئەگەر لە هێزیشەوە بێ لە بەهێزیشەوە بێ خاڵی بەهێزیەتی چونکە کورد خاوەنی کەسێکی حەقانی و ڕەوایە. دووەمیشان ئەوەیە کە کورد تەنها و تەنها بە جیاوازبوون لەوانی تر ئەتوانێت بیسەلمێنێکە مرۆڤێکی ڕازگۆی و سەرڕاستە لە بەرگریتن لە مافەکانی خۆیان و لە هەمووشی گرنگتر کە پێشتی ژاماژەم پێە لە ئەمە بیخێتەوە ناو سیاقی خۆی کە سیاقی سووریا بە جۆرێکی ترە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە کوردانی ڕۆژاوا لە هەڵناوەکانی داهاتووە ئەم گوتارە لە ئەفکار و لە تیۆرەوە ببەنە ئاستێکی ترکەویش لە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری و دامەزراوەیە لە سووریا جێکەنەوە چونکە لە ڕاستیان ئەوە کتێبێکی ژێ بۆ چینەتەوەکان شکست دێنن بە ئینگلیزی کراوە بە کوردی بە عەرەبیش ئەڵێ جیاوازی نەتەوەی پێشکەوتو دواکەوتو نە ئاینە نە زمانە نە جوگرافیە نە هۆکاری ترە بەڵکو سێ هۆکارە دامەزراوە. اینجا ئەگەر کوردیش ئەم مافانەی لە چوارچێوەیەکی دامەزراوەیی جێ نەکاتەوە یاخود تیۆرەزی نەکات تەرجەمەی نەکا لە ڕاستیە تووشی هەمان گرتە بینەوە کە لە ڕابردوودا توش بووین. زۆر سپاس و هیوادارم سەر نوێشاندبوون سوودێکم گەیاند بێت. سەرەتا دەستخۆشی لە دکتۆر محەممەد دەکەم بۆ هەڵبژاردننی ئەم بابەتێکی گرنگە بە تایبەت دوای ئەو هەرچی ناوەنی پاشەکشەیە شکستە هەر شتێکەوەی کە لە ڕۆژاوا ڕوویە ئەگەر لە نوێترین لێدوانی جەمیل بایکەوە قسە لەسەر ئەو بابەت دەکەین لە ئەو چاوپێکوتنی کە کردبووی هەفتەیدا پێشوو ئەڵێت کە دەرکەوت کە تەجروبەی ڕۆژاوا مەبەستم ڕۆژاوای کوردستانە ئەوی کە برایەتی گەلان دەرکەوت کە ئەمە تەجروبەیەکی قبولکراو نیە نە لە غەربانە لە وڵاتانی ناوچەکەوە لە ناوخۆی سووریاشا دەرکەوە ئەمە تەجروبەیەکی قبولکراو نیە مەبەستیەوە لە نیە سەرکەوت و یاسەکەەوە بەڵام قبول ناکرێت لە ئێستا بە قەناعەتی من هەر خوێندنەوەیەک بۆ شتانی کە ڕۆیە چ لە ڕۆژاوایە چ ئەوەی کە بەڕێوەیە لە ناوچەکەی ئێمەیە ئەگەری گۆڕاکاری لە ئێرانەوە بێ باسکردنی بەعدە نێودەوڵەتەکەی تۆزێک کورتێنێ لەوەیە کە ئەمێ بۆ دەست پێکەوە ئەو مەسەلەی برایەتی گەلانە خۆی بەرهەمی هوشیاریی هەم تاریخیە هوشیاریەک بەرامبەر بە زەبرەکانی وەکو جوگرافیا و ئەو سیستەمانی ئێمە ماڵ ئەو دەوڵەتانی ئێمە وەکو کورد مامەڵیان لەگەڵاکەین و ئەگەر زیاش نەڕۆین بڵێم ئەو بێمۆڕاڵی کە ئێستا لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی جێبەجێکرێ لەبەرەوەی ئەوەی ئێستا لە دنیا ڕۆیە وەکو سەرۆکوەزیرانی کەنەدا لە دافۆس ڕایگەیان ئێمە ئێستا لە بەردەم کەوتوینەتە ناو جۆرێک لە پەیوەندی نێودەوڵەتیەوە کە بە تەواوەتی لەسەر بنەمای هێزە بەها و ڕۆڵ و ئەوانە نەماوە ئێستا لەو منتەڵەقەوە ئەوە نوقتەی ئەتوانم بڵێم هوشیاریە کە پەکەکە بە ئەو هێزانەشی کە تا ڕادەیەک نزیکن لە پەکەکەوە ئەو هەڵگری ئەو پەیامە بوون بەڵام گرنگە ئێمە لەوە تێبگەین ئێمە لە ئێستایە ئەوەی کە چ لە ڕۆژاوا ڕوویە و ئەوەی کە ئێستا لە ئەگەری ئەوە هەیە لە عێراق و لە ئێرانی شارخوبە جۆرێک لە مەترسیە یعنی ئێمە ئەوەی پێشتر کردومانە ئەزانین کە ناخوات
لەسەر ئاستی سیاسەتی نێودەوڵەتی نەی خواردوو و ئەوەی ئێستاش بەڕێوەیە ئێمە ئەترسین نازانین چی لەو گۆڕانکاریانی کە یێتە پێشەوە دەسەڵاتی شیعە لە عێراقا ئەڕوا یاخود دەسەڵاتی ئێران شکستێنێ گۆڕانکاری جۆرێک لە جەبرێتی تایە حتمێتی تایە ئیتر ئایا بەوە بێ کە ئێران سازشەکە یاخود بەو دیوەی ترابێکە لە ڕێی لەدانی سەربازیەوە ئەو سیستەمە ئەڕوخێ بە حکمی ئەوەی بمانێ و نەمانەیە ئێستا ئێمە نەخاوەنی ئەو هێزەین کە گوێمان لێ بگیرێ و نە ئەو بەرژەوەندیەشمان هەیە بتوانین هەفتەی پێشوو دکتۆر سەردار عەزیز شتێکی زۆر جوانی نووسی وەیوت دۆستایەتی ئەمریکایە ئەوە تا بێتۆ ئەو بەکە ئەو پێویستی پێێتە یا تا تۆ بیکڕی یا ئەتوە من ئەمەی ئیزافە بۆ ئەوە نەهێزە بێ ئەو لێو بترسێ ئێمە هیچ شتانەمان نییە هیچ شتانەمان نیە دەست خۆش دکتۆر محەممەد دەستان خۆش سپاس بۆ دکتۆر محەممەد عەلی و بۆ ئەو باسە گرنگەی کە پێشکەشی کرد دروشمەکانی فەرەنسا بەتەنیا برایەتی گەلان نییە یەکەمیان یەکسانیە یەکەمیان ئازادیە دووەمیان یەکسانیە سێمیان برایەتیە جا بەڕاستی باسکردن لە برایەتی گەلان بەبێ تاکیدکردنەوە لە ئازادی و یەکسانی گەلان من لەو باوەڕیان نوقسان دەرەچێ و حەزەکەم دکتۆر ڕێی لەسەر بۆ بڵێ خاڵێکی تر برایەتی گەلان یان سەداقەی نێوان گەلان بڕی ڕاستر زۆر دروستترە لە عەداوەی گەلان یعنی بەرزکردنەوەی دروستمی دوژمنایەتی گەلان زۆر سلبیە و من لەو باوەڕێیان بە تایبەتی لە زیانی نەتەوە بچووکەکان و کەمینەکانە بەڵام ئەوە بە شێوەی پرسیار دەمەوێت لە دکتۆر محەممەد عەلی بکەم ئایا ئەوە پێویست دەکاتەوە واز لە مافی چارەنووس و بە مافی دروستکردنی دەوڵەت و کۆنفیدراڵی و فیدراڵی ئەوە بێنیت خاڵێکی تر کە ئەمەش ئەمەیە بە شێوەی پرسیار بکەم شۆڕشی چەکدار دەوری خۆی بینی بە ئیجابی ساڵانێکە زیاد لە 20 ساڵە دکتۆر گوران یاسین لە دڵسۆزیەوە باسی زانستی هەیە لەسەرەوەی کە لەوە دووە شۆڕشی چەکدار یان کە قورسایی خەبات بخەیتە سەر چەکداری بە سلبی بۆ کورد دەگەڕێتەوە و تەرازوی هێزیش بەداخەوە لە سووریا ئەوەی سەلمان لەم دوایەیە کە بەڕاستی هەر هەموو لایەک وە بێگانەکانیشەوە گرەومان لەسەرەوە کرد کە 100,000 چەکداری پەروەردەکراو بەو بەشە عەرەبیەکەشەوە کە لەگەڵیانە ئەتوان بەرەو ڕووی هەموو هێزێکی دەرەکی بنەوە وەڕێکی لە ڕخنەکانەوە بوو کە ئەوان بۆچی نەچوون نظامی حکوم لە دیمەشق بڕوخێنن ئەمەش بە شێوەی پرسیار حەزەکەم عەرز بکەم کە احتیفازکردن بە عەوامیلی هێز هەمووی زەرورە بەڵام قورسایەکە ئەبێ لەسەر ئاشتی و خەباتی مەدەنی بێ یاخود چەکداری زۆر سپاس بۆ کاک دکتۆر محەممەد عەلی و هەموو ئەو بەڕێزانی کە پێشتر لێرە کۆڕیان کرد بەڕاستی زانیاریەکی زۆر و زیاتر بەرچاوڕوونیمان وەرگرت لەسەر دۆخی ڕۆژئاوا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی جوغرافیەوە من وەڵا یەک سەرنجی بچووکم هەیە کاک تەحسین بە شێوەیەک ئاماژەی پێدا لەسەر دەستەواژەی برایەتی گەلان بەڕاستی بۆ ئێمەی کورد ینی بە حکمی ئەو ڕابردووە سیاسی کە ئێمە پێی تیاپەڕێوین هەرگیز ئەو میلەتە سەردەستانە خۆیان بە برایەتی ئێمە نەزانیوە یعنی من هەستەکەم ئەم دەستەواژەیە بۆ ئێمەی کورد ناگونجێ یعنی بە قەناعەتی من زیاتر دەستەواژەی دۆستایەتی گەلان زیاتر بەکاربێنین و هەوڵ بین ئەوە لە ئەدەبیاتی ئێمە ڕنگ باتەوە یعنی ئەو ڕابردووە سیاسی کە بەسەر ئەم میلەتی ئێمە تێپەڕیوە بەڕاستی هیچ بەتایبەتی ئەو گەلە سەردەستانە هەرگیز خۆیان بە برای ئێمە نەزانیوە ئەگەر بە براشیان زانی بێ خۆیان بە برا گەورەی ئێمە زانیوە بۆیە من پێم خۆشە یعنی ئەوەکو خاڵێکی وەرچەرخان ئەو دەستەواژەیە گۆڕانکاری تیا بکەین هەچەنە ڕەنگە زۆر قورس بێ ئەم بابەتە لە ئەدەبیاتی کوردیدا زۆر سپاس دکتۆری هەمانوو نەبی دەست خۆش من یەک پرسیارم هەیە مەوزوعی یەکێک لە بابەتەکان لە پرسی پاراستنی کیانی سیاسیە پرسی ئاسایشە وانە ئایا پچڕانی پەیوەندی لە بینی حەسەکە و کۆبانەیە لەم ڕووداوانەی دواییە ڕەبتی بەوە هەبوو کە
کورد وەکو باڵێن هەسەدە پشتی بە هێزە عەرەبەکان بەست و ئەو ناوچانەیە دەست ئەوان و دواتریش لە کاتی ئەو هەڵگەڕانەوەیە ئەو ناوچانە خێرا ئەو بۆشاییە دروست بوو یان پرسەکە بابەتێکی ترە ئەگەر بتوانین ڕوونکردنەوەیەک لەوە بێ سوپاسە. ئێوارەتان باش بەڕاستی ئەم ئێوارەیە دڵی مساحەتی کرد. سوپاس بۆ دکتۆر محەممەد عەلی لەم کاتەیان بابەتە ێجگار پێویست بوو. یعنی کە تۆ خیتابێک هەیە باسی برایەتی گەران دەکا ئەگەر لای بە بەدیلەکەی چییە؟ بۆ کوێ ئەڕۆیت؟ چ دەردەسەری و چ بەڵایەک لەڕێیە لە بەدیلی ئەوەی کە تۆ برایەتی گەلان دەخەیتە لاوە. من بەڕاستی دەستخۆشی لە یەکەم زۆر سوپاسی یەکەم بۆ ئەم بابەتە تەنها حەزمە کرد خۆزگە ئەمە لە ناو میدیای گەورەیە بۆە بۆی بەشی زۆری کۆمەڵگاکەمان بیبینێ. ئەوەی فەشەلی هێناوە لە ڕاستیدا برایەتی گەلان نییە. یعنی چەند خێڵێک کە بە پارە بە تاسیراتی میدیای خەلیج خیانەتیان کردووە بەڵام تا ئێستاش کۆمەڵە خێڵی کە لەگەڵ لە ڕۆژاوە لە سەنگەران بەڕاستی بۆیە ناکرێ ئێمە تەنها چەند قەبیلەیەک بە پارە و لەژێر کاریگەری ئەو میدیا شۆڤێنێ ئەو فترەیەکە هەڵگەڕاونەتەوە ئێمە واز لە دروشمێک بێنین یان لە سیاسەتێک بێنین کە قووەتی ئێمەیە. ئەو بەڕێزان ئەحمەد شەرع داشەهارەکەیە ئەوەی کە بە ئەحمەد شەرع دەکرێت بە کورد ناکرێ نەک 150,000 چەکداریشان هەبووە نە کورد پێیەکرا نە ئەوەشیان بۆ کرد. لەبەرەوە ئەحمەد شەرع کە گەورە ئەکرێتەوە پەیوەندی بە پرۆژەیەکی زۆر گەورەوەیە. ئەمە کاتی زۆر دەوێت بەڵام بە سەریعی واڵم دوو پرۆژە هەیە لە دنیادا ئەمریکا و سین. ئەگەر ئەمریکا فریای خۆی نەکەوێ بەڕاستی تا ساڵی 2030 سین ئەیخا چونکە سەربازەکانی سین لە هەموو شوێنێکی دنیا داهەن. لەنا ئەم قاعەی ئەمەدا ئێستا بێن حسابیکەین سەدان سەربازی سینی هەیە لە دنیای سیاسەتە لە دنیای اقتصادی تازەی دنیادا کاڵا ئەمە سەربازە. ئێستا تەماشای و سەجادەیە بکە بزانە چەندین سارەی سینی هەیە. بۆیە پرۆژەکەی ئەمریکا ئەوەیە کە دەیەوێت یەکەم دەست بە سەرچاوەکانی نەو تا بگرێ لەگەڵ ڕێڕەوە ئاویەکان. لەبەرەوە یعنی ئێمە مێروین زۆر بچووچین لەناو ئەو سیاسەتەی ئەمریکا دەیەوێت. طبعا دوای ئێستا بەرەبەرە دوای سووریا حتمما ئێران بەخۆشی بێ بە تەسلیمون بێ حتا بە دووری نازانم بەنەوەویش دەبێ حەلیکات چونکە ئێران یەکێکە لە وڵاتە زۆر مهمەکان. بۆیە گەڕانەوەی بەهێزکردنی ئەحمەد شەرع یەکەم بۆ چاوترساندنی شیعی عێراق بوو و بۆ شەڕی ئایندەش لە ئێراندا. بۆیە حتا یەکلایکردنەوەی کێشەی ئێران ئێمە دەبێ خۆمان بێدەنگکەین ئەبێ خۆمان بە قیتارەکەی ئەمریکاوە هەڵواسین ناتوانین تەحەدای ئەمریکا بکەین. هەر تەحەدایەک ئەو قیتارەی ئەمریکا دێ بەڕاستی دیژایەتیکەین زەرەری گەوراکەین و ئەو کوڕوزانەوەی خیانەتمان لێکرا ئەو کوڕوزانەوەیکی سیاس بەڕاستی لە دنیا سیاسەتدا جێی نابێتەوە. بۆیە ئەبێت چاوەڕوانی گۆڕانکاریەکان بکەین لە ماوەی ئەم 4-5 مانگەیە کێشەی ئێران بەخۆشی بێ بەشەڕ بێ بەنەوەوی بێ بە هەر شتێک ئەبێ یەکلایی بێتەوە. دوای ئەوەنجا قەزیەی رووسیا دێتە پێشەوە. بۆیە زۆر سپاس. بابەتێکی زۆر گرنگ بوو. زۆر گرنگە کە ئێمە چۆن خۆمان بناسین بەها کللتوریەکانی کورد و بەها ئینسانیەکانی و دوجار خیتابە سیاسیەکەی. من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لەسەر چەمکی برایەتی گەلان یا لەسەر دەستەواژەکەی ڕاستەکەی ناتوانم قەناعەتی پێ بکەم بۆ لەبەرەوەی ئۆجەلان هێزەکەی لەسەر ئەساس لەسەر هێزی ژن ڕاوەستاوە. ئەم برایەتیە ئەم چەمکە نێرسالاریە لەگەڵیانیم. بەڵام وەکو بانگەشە وەکو پێکەوە ژیان مەسلەیەکە بەڕاستی ئۆجەلان یا هەر بیریارێکی تر بانگەشەی بۆ بکەیانێکە لە ناو ڕیشە و کللتوری کووردا هەیە. ئەزمونەکانی ساڵی 91 جەیشێک کە ئەنفالی کردبووین چیمیابارانی کردبووین تاوانی جەنگ و دژە مرۆڤایەتی و جێنۆسایدی کردبوو میلەتێک کە گەماڕی ئابووری لەسەر بوو یەک سەربازی نەکوشت
بەهایەکی زۆر زۆر گرنگە جێگەی شانازیە بەڵام ڕەحمیشی بە ئەمن و ئیستەخبارات و جەلادەکان نەکرد لە ڕۆژاوا بە هەمان شێوە سوپایەک لەشکرێک کە اختصابی ژنەکانمانی کرد سوکایەتی پێکردین سەری پێشمەرگەی بڕی سەری شەڕوانی بڕی و بە ڤیدیۆی کرد و بڵاوی کردەوە بەڵام یەک داعشی دیل نەکوژرە ئەمانە کۆمەڵێک بەهای سیاسی و کللتورین حەقە ئێمە شانازی پێ بکەین و گرنگی پێ بدەین و بڵاوی بکەینەوە و یەکێ لە خەلەلەکانی ئێمە ئەوەیە لە مێژووە تاکو ئێستا ئەوەیە کە ئەمە نەچۆتە دەرەوەی ئێمە یعنی خەباتە کللتوریەکەمان نەگواستۆتەوە ژنێک لە گوندێک پیاوێکی نەخوێنەوار ئەڵێ ئەبێ ئەنفال بکرێ بە سینەما هەموو ئەم بەها کللتوری و ئاکتانەی ئێمە نەبوون بە شاکار نەبوون بە هوەر نەچوونەتە دەرەوە ئەمانە خاڵی زۆر زۆر گرنگن گرنگترین شت ئەوەیە گرنگترین خاڵ ئەوەیە گرنگترین ئاکت ئەوەیە لە بەرامبەر فاشیزما ئێمە فاشی نەبین ئیتر سەرکەوت و ئەبینیان نابین ئەمان مۆزوعێکی ترە ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا لە ڕاستیا پێم وانە لەگەڵ تێبینەکەی پێشوم کەوتم پێم وانە شکستی برایەتی گەلان بێ ڕێک بە پێچەوانەوە دەرکەوتنی بربەریەتی دنیای دیموکراسی و لە ناویە فاشیزم جارێکی تر باشتر خۆی دەرەخاتەوە جارێکی تر حەقیقەتی خۆی وێنا ئەکاتەوە و لەگەڵ نەبوونی دەوڵەت لەگەڵ نەبوونیەوەی کە قەوارەیەکی گرنگەتەیە تۆ هەڵگریان پەیامەی ئیتر تا چەند ئەو لێت قوڵەکە خۆدا ئەوایە دنیا بە پێچەوانەوە بووە نەتەوەی سەربەست بە سفەتیەوەی کە دەوڵەتی هەیە بە حساب خاوەنی سیادە و شارستانێتە ئەوایە ئەو بانگەشەی ئەوایە من باسی نەتەوەی سەردەستەکەم باسی دەوڵەتەکەی نەکەم بۆ ئەو بانگەشەی برایەتی و پێکەوە ژیانی بکردایە بەڵام ئێمەکەینەوە شانازێکە بۆ ئێمە زۆر زۆر سپاس دەست خۆش دکتۆر گیان بۆ بابەتەکە بەڕاستیە چەقی بابەتەکەی دکتۆر قسەکردن بوو لەسەر مەفهومی برایەتی گەلان لەگەڵ چەکدانانی پەکەکە یا کورد چەک چۆن مامەڵە پێ بکڵم سەردەمەیە لە ڕاستیە بە درێژایی مێژوو دەرکەوت کە کورد نا بەس ئەوانەی بەرامبەری کوردن ئەوانەی دەرەوەی کورد دنیای دەرەوەی کورد چەمشی برایەتی بە تاکتیک بەکارهێنا بەداخەوە خۆزگە ئەو استراتیژە بێ کە تۆ ئاماژەت پێکرد منیش هاوڕان بەڕاستی ئێمە ئەبێ لە استراتیژە بڕۆمان بە برایەتی گەلان و چەمشی هیومانوستی و مرۆڤبوون هەبێت بەڵام گرفتە گەورەکە ئەوەیە کە بەرامبەرەکەت بەم شێوەیە نییە وەکو ئوستاز فەرمووی ئەگەر ئێمە براش بوو بینیانی چەمکی برایەتەکەشیان قبول کردوێ هەمیشە برا بچوو بووین هەمیشە میرات و بەشە زۆرەکە بۆ ئەوی تر بووە دکتۆر جەمال نەبەزیش زۆر بە جوانی لە یەکێک لە بەرهەمەکانی بە ناوی کوردانی سەرگردان و برا مسلمانەکانیان باسی ئەوە کاکە ئێمە بەداخەوە هەمیشە نەک بە برا قبول نەکراوی هەندێک جار ینی ئەو ئیمتیازە مێژوویشی هەت بووە کە دەستکەوتی مێژووی بۆ ئەو یوسێتی بیبا بۆ خۆی ینی هەمیشە وەکو براگەورەیەک میراتەکە بەشی زۆری بۆ ئەو بووە بەڵام ئەمە نابێت بێتە من هاوڕام لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ دکتۆریش ئەمە نابێت بێتە ڕەتفعلێکی خراپ بۆ ئەوەی کە ئێمەش وەکو گەلانی تری دنیا ئەگەر سبەی زمانی ستاندار و دەسەڵاتی ستانداربان هەبوو لە ناوچەیەکە بەرامبەر بە کردانیەکان بەرامبەر بە ئاشووریەکان بەرامبەر بە تورکمانەکان بەرامبەر بە کەمینە جوولەکە و مەسیحەکان هەمان مۆڕال بەکاربێنینەوە بۆیە کورد بەڕاستی ئەگەر بە ناچاریش بێت ینی ئەگەر خواستی خۆشی نەبێ ئەگەر لە استراتیژیشە باوەڕی بە عەرەب نەبێ وەکو برا باوەڕی بە تورک و فارس و ئەوانی تر نەبێ وەکو برا ئەبێ قبوڵیکەین چونکم ینی ڕێگەیەکی ترت نییە وەکوتیان ئەبێ بەهێز ئەگەر تۆ چەمکی برایەتیت قبول کرد ئەبێ بەهێز ئەمە وەکو ئیزافەیەک بۆ سێ وەکو مەفهومی چەکدانان و ئینەکە بابەتێکی گرنگە بەڕاستی کاک محەممەد پێش پەکەکەش ئەم بابەتە زۆر جار لە ناو سیاقی سیاسی کوردی تاریخی کوردیا ئەماژەی پێکراوە کە بەڕاستی ئایا ئێمە لە پەروەردا جێکراوەتەوە کە چەند گرنگی هەمومان خوێندومانە و لە بیرمانەکە چەگەڵگرن با ببرا چەگەڵگرن شێرکۆ بێ کەسە لێڵێ چوار مناڵی تورک و فارس و عەرەب و کورد بە هەر چوارێن وێنەی پیاوێکیان دروست کرد یەکەم سەری دووهەم شانی سێهەم دەست و قاچەکانی چوارەم چەکی کردە شانی ئەم چەکە بەداخەوە تا ئێستا مەفهومی ڕوون نییە لای ئێمە من ئەزانم کە هەموو ئەدیبەکانی ئێمە و ئەزانم سیاسەکانی ئێمەش مەبەستیان لە چەک ئەم کلاشینکۆفەیە کە باوی نەماوە وەکو کاک ئیسماعیل گەڵاڵی فەرمووی بەڕاستی چەک ئەو مۆبایلەیە کە بەرزی کردەوە سەرباز ئەو مۆبایلەیە
بەداخەوە مەفهومی چەک لای ئێمە چڕ کراوەتەوە پچوو کراوەتەوە کورت کراوەتەوە لە داسێکە لە خاکەنازێکە لە کلاشنکۆفێکە کە ئەمە بەڕاستی ئەمڕۆ دادی ئێمە نایە. من حەزمە کرد ڕوونیکەیتەوە کە کورد ڕاستە نابێت چەک دابنێ، بەڵام کام چەک داننێ، ینی ئایا ئێمە بینیمان لە ساڵانی ڕابردووە چەند زەرمەت بووین بەهۆی شەڕی چەکداریەوە، نەک هەر ئەوانی تر خۆمان، ینی ئەگەر بینە سەر ڕاستیەکی تاڵ بڵین مەفهومی برایەتی کورد هەنێ جار خۆی هۆکار بۆی کە قۆڵی نەکردووە، یعنی لە شەرەفنامەوە بیخوێنەرەوە هەتا ئەمڕۆ ئێمە خۆمان هەندێک جار بەربوونێتە جانی براکانی خۆمان، ینی شەڕی براکان لە مێژووی کووردا ئەوەندە دەوڵەمەندە بەداخەوە کە جێی شەرمەزاریە ئەوەی کە شەرەفنامە بە شەرم نامە ناوە بە. بۆیە بەڕاستی پێم خۆشە مەفهومی ئەو چەکە ڕوونکەینەوە. ئێمە چەک ئەبێ لە سبینەوە ئابووری بێ، ئەبێ لە سبینەوە زانست بێ، ئەبێ لە سبینەوە مەعریفە بێ، کەڵچەر بێ، فەرهەنگ بێ، وەکو کاک عومەر فەرمووی سینەما بێ. ئەگەر تۆ بەم چەکەوە ڕوبەڕووی ئەوانی تر بیتەوە هیچ نەبێ ئەمێنیتەوە، ناخورێیت نافەوتیت. بەڵام چەک تەنها تا ئێستا لای ئێمە یا شمشێر بووە یا کلاشینکۆف بووە. ئەخیر قسم ئەوەیە کە کاک محەممەد ببوورە بابانگیان وی تەواوی کە مەفهومەکە باسی ڕەوایەتی دۆزی کوردی کرد. تەنها ڕەوایەتی بەس نییە دکتۆر گیان بۆی کە ئێمە دڵمان خۆش بێ مادەم کەیسەکەمان حەقە ئیتر سەرەکەوینە ئەبێ هۆکارەکانی حەقی لەگەڵ هەڵگرین. هۆکارەکانی حەقیش ئەوەیە کە بەڕاستی ئەماژەم پێکرد کە گرنگە ئێمە لە سبینەوە مەفهومی چەکداری بکەینە خەباتی مەدەنی، خەباتی دیموکراسی، خەباتی زانستی، خەباتی ئەکادیمی. ئەم چەکانە ئەمڕۆ فریای کوورد دەکەون، چکم هەموو ئەو شەڕانەی کە ئێمە کردومانەتیا دۆڕاوین و شەڕی نابەرابربوون. دەستان خۆش واللهی ڕاستی بە پرسیارێک بامەستا من ئەگەر بڵێم برایەتی گەلان برایەتی گەلان ئەگەر لە بیخێنینەوە بابی دیموکراسیەتەوە من ئەمێ بزانم لەسەر ئاستی کام تۆژینەوە یان کام مێژووی کۆنی تازی مرۆڤایەتی با بڵێن نەتەوەی ژێردەست توانیوێتی دیموکراسیەت بەرێتە ناو نەتەوەی سەردەست. ئەمە پرسیارێکە بۆ جەنابتان. دووهەمینیش خۆی ڕاستە باسکردن لەو چەمکە ئەگەر نەڵێم گوتارێکی پۆپۆلیستانەیە، بەلانیکە مەتوانم بڵم گوتارێکی ڕۆشنبیر پەسەندانەیە، بەڵام لێرە برایان کە باسییان کرد و ئەتوانم بڵم تا ڕادەیەک هاوڕامن ئەویش لە ناو با بڵین دەور و تەسەلسولێکی بێپایانی هەندێک لە ناوەندە با بڵێن فەیلسوفانەکانایە کە پێیان وایە ئەمە تا ئێستا ئەم گوتارە ئەبێ هەر مسەیتەرە بێ و جۆک و جەنابەت فەرمووت بکرێ بە استراتیژیش تەنانەت. پرسیارەکەم برایەتی گەلان پۆپۆلیستانەیە؟ بەڕێی من بمبورە ئەزانی بۆ پۆپۆلیستانی من وام ئەزانیانی خەڵک ئەمەی بەلاوە پەسەندە، بەڵام من پێم وایە عامەی خەڵکەوە لا پەسەند نییە. دوای وتم لەوەچێ گوتارێکی ڕۆشنبیر پەسەندانە بێ، بەڵام لێرەش برایان ئەویان سەلمان کە زۆر ئەوانش لەگەڵ ئەو بابەتەیانین کەوا بێ ئەمێنێتەوە چەند با بڵین ناوەندێک و ڕێکخراوێکی ئەویش لاواقعا بەڕاستی من پێم وایە ناژین لە ناو چەرخوخولێکی با بڵین بێهودەی فەیلسوفانەیە ئەمە بیری لێ ئەەکەینەوە. دووهەمینیش ئێمە ئەزانین با بڵین دەرکەوتنی کورد لە ڕۆژئاوا لە نەتیجەی کۆششێکی ڕابردوو دێری نەبووە، یعنی ویستێک بووە بۆ ئیدارەکردن و کۆنتترۆلکردنی داعش نەکسڕینەوە و لە ناوبردنی چووکە ئەم دوانە جیاواز بۆیە کورد لەوێ دەرکەوت کە کۆنتترۆلی داعش کات. لەگەڵ ئەوەش من پێم وانی یعنی چەمکی برایەتی گەلان ئەوە نا یعنی بۆڵت کەینەوە چکە زۆر شتی ترمان هەیە بۆ ئەوی بتوانین سەروەریەک کیانێک سوڵتەیەک دروستکەین. ئێوارەتان باش. دەست خۆش کاک محەممەد بەڕاستی ورژاندنی هەر برایەتی تایبەتی بۆ نێتەوەی کورد زۆر زەرورە، چکە من خۆم مناڵی کەرکووکم، یعنی ئەزانم هێزی کورد لە کەرکووک چییە مقارنەتەن بەراورد بەنێتەوەکانی تر. ئەوەی زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە قساکەین لەسەر کەیسی سووریا، یەکشت زۆر گرنگە بزانین مێژووی ئەم 100 ساڵی کە دەوڵەتی ناسیۆنالیزم لەم ناوچەیە دروست بوو، ئەو دەوڵەتە ناسیۆنالیزمانەی کە لێرە مەقسەدمان عەرەبە، چووکە مەقسەدمان فارس و تورک نییە، کەسێکە زیاتر ڕۆژاوایە بۆ بورە من چووکە تۆزێ ڕەو تەنگ نەفەسم دایما ناسم سوارە بێ. کورد لێرە کوردی سووریا درێژکراوەی کاکەین، لەبێ پیانەوترێ عەلەوی، لە تورکیا پیانەوترێ بەگداشی، بەڵام هەرەمویان وەکو مەزەب مەزەبێکی متەسەوفن زیاتر.
ئەمە یەکێک لەو کێشانەیە کە لەگەڵ ناسیۆنالیزمی عەرەبە کورد بە درێژایی بێژوو هەیبووە. وەکو ئاین ناسیۆنالیزمی عەرەب دوو ڕوویە، ڕوویەکی ئەگەر ناویشی لە خۆی نابێت سکولار، بەڵام لە هەمان کاتە ناسیۆنالیزمێکی سونە مەزەبە، حتا لە تورکیا لە عێراقیشە. خاڵێکی تر بەڕاستی ناسیۆنالیزمی عەرەب وەکو عەلی وەردی ئەڵێ پێیان ئەڵێ عەساکر القەریە، یعنی ئەمانە کۆمەڵی سەرباز بوونە درێژکراوی ئەو دەسەڵاتە سیاسی کە وەریان گرتووە لە ڕێگەی انقیلاباتەوە کودەتاوە، ئەمانە تا ئێستا پاشخانێکیان هەیە کە کەسی کەیان قوبوڵ نییە وەکو سەرباز. ئەمێ ئەو ڕاستیەشی ئەتراف پێ بکەین، حتا ئێمەی کوردیش درێژکراوی ئەو خەتە عەساکر قەریەمان هەیە، ینی با بڵێن حتا لە شۆڕشی نێتەوەی کوردی و لەگەڵ دروستبوونی ئەم هەرێمەشە ئەوەی دەسەڵاتی سیاسی هەیە لێرە زیاتر کەسێکە ئەو باگراوندە عەساکر قەریەی هەیە، با بڵێن سەربازی خەڵکی دێ هاتۆتە شارەوە تا ئێستا نەیتوانیوە چەمچێکی شارستانیەت قوبوڵکە. ئەوەی کە لە تورکیا لە با بڵێن چەمکەکەی ئۆزەلانە یاخود لە پێکەوە ژیانی نەتەوەکان و گەلانە هەیە لە سووریا، بەڕاستی چەمچێکی شارستانیە. تەسەور نەکەی بەو ئاسانیە ئەم پرۆژەیە قوبوڵکراو بێ لای عەساکر القەریە. وەکو تۆ جەنابەت ئیشارەت خاڵێکی زۆر جوانت یانی ورژان لە سووریایە حافز ئەسەد لەوەتی کە هاتووەتە سەر حوکم هەموو کۆمەڵێ خەڵکی لادێی و نەزانی هێناوەتە ناو حیزب، هێناوێتە ناو جێشیش. لە عێراقیش هەمومان ئێمە تەمەنی ئەمە ئەزانین کە حیزبی بەعس هاتووەتە سەر حوکم، هەموو ئەو کەسانەی کە پلەی سەربازیان وەرگرتووە شایستە بەوە نەبوونە پلەی سەربازی وەرگرن، کەسێک بوونە باگراوندێکی خێڵەکییان هەبووە، دەسەڵاتێکی عەسکەریان وەرگرتووە و پاشتریش دەسەڵاتی سیاسیشیان وەرگرتووە. ئەمە ڕنگدانەوەی ئەو سیراعەیە، با بڵێن یعنی سیراعەکە ئەگەر کۆنتر بگەڕیتەوە لێرەوە سەرچاوی وەرگرتووە. 90% ئەندامانی حزبی بەعسی سووریا خەڵکێکن، خەڵکی لادەیین لەو خێڵانەی کە هاتوون لەوێ جێگیر کراون لەوێ جێگیرەوە. ئێمە زانین حزبی بەعس ئێمە ئێستاگەر تەماشاکەین لەگەڵ با بڵێن خەڵکی بەغا زۆر جیاوازترە لەگەڵ خەڵکی حەویزە و تکریتا، لەبەرەوە خەڵکی حەویزە خەڵکێکی داگیرکەر بووە، بەڵام خەڵکی بەغا خەڵکێکە لەوێ شارستانی بووە، مەدەنی بووە. کێشەکان بەڕاستی لە ڕاستیە کێشەیەکە قوڵترە، کێشەیەکە لە نێوانی دوو شارستانیەتە. کوردانی سووریا بەڕاستی چەمچی برایەتی چەمچێکە بۆ ئێمە غێری ئەو ئۆپشنە زیاترمانی ئەتوانێت چیتر هەڵبگرین. سوپاس دەکەم. دەستی هەمووتان خۆش بێ، دەستخۆش دکتۆر بۆ بابەتە زۆر بە پێزە بە تێوەڵا من چاوەڕێ بووم هیچ ئاماژێکی پێ نەکرا، دیارە زۆر لایەنی گرنگ و استراتیژی و تەکنیکی باسکرا لەسەر ڕۆڵی ئەم چوونە پێشەوەی ڕۆژاوە، بەس بابەتێکە لام خۆم ناتوانم بڵێم لەگەڵ یان یا لەگەڵ یانیم، بەڵام جێپرسیارە و جێ ئەوەیە ئێمە تا چەند نەتوانین دەرفەتەکان بقۆزینەوە یا چەند نەتوانین ببین بەیاریکەری ناوچەکە جێ ئەوە بوو پێم خۆش بۆ باسی لێ بکرایە یا سەرنجی کاک دکتۆر و پسپۆڕانی لەسەر هەبوایە. ئەویش هەمیشە شەرمنانە باسی پەیوەندی ئێمە و ئیسرائیلەکەینیان بە دزیەوە قسەی لەسەرەکەینیا پێمان خۆشە و نامانەوەی بیڵێنیا بە گوماناوی باسی دەکەین و لە ئەسلیشە خۆی بوونەکەی ئەبێتە مایی ئەگەر بە عەقلانە و بە تەکنیک نەبێ بە استراتیژیەکی درێژمەدا بێ، وەکو مامۆستایان باسییان کرد کە ئێمە لە بینی دوو تەیاران یا ئەوەیە سینە و ئەمریکایە یا ڕووسە و ئەمریکایە یا بازاڕی زلهێزی ئیمڕۆ بە منتیقەکە ئەبا بەڕێەوە، پێم وانە هیچ زەرێکیش لەو کەلتورەی ئێمە باکە بەو شێوەیە لەگەڵ بەرامبەرەکانمانە ئەژین. پێم وایە لە فرسەتێکە جێگای ئەوە بووکە ڕۆژاوە بیتوانایە عەقدێکی درێژخایەنی ئەو بیرەنەوتیانی کە بە دەستیا بوو لەگەڵ ئیسرائیل بیکردا بووە بە پاراستنی ئەو ناوچەیە. ئێمە تووشی ڕەنگە ئەمە نەبووی نایچکمە هەموو ئەزانین. ئێستا ئەگەر بە نمونەش باسی بکەین قەتەرێکی بچکۆلەکە بە قەرچەم چەماڵ نابێت تەمەشاکەین لە نەوەدەکانەوە دەسی پێکرد. ئێمە توانین برایەتی دامەزراوەی لە تورکیا یا لە سووریا جێبەجێ بکەین، چونکە ئەو گۆڕانکاریەی کە لەو ماوەیە هاتە پێشەوە، یعنی ئەمە لەقێکی پرسیارەکەی بینیمان لە کاتێکا کە ناوچەکە کەوتە بەردەم گۆڕانکاری، ئیسرائیل توانی فشار بکە، لوبنان بەو دۆ خەبەرێ، سووریا بەو دۆ خەبەرێ، ئێران
بڕاتە ئەو شوێنە عێراق و تورکیاشە کەوتە بەردەم ینی وا دەرەکەەوە کەوێتە بەردەم هەندێک گۆڕانکاری بەڵام ئەم مەسەلی باشتی چارەسەرکردنی پرسەکە هاتە پێشەوە نوعێک ینی نوعێک پرسیاری لەسرە هەتا ئێستاش لە ڕۆژانی ڕابردووە لێرە پرسیارێکی جدی لەسەر ئەوە وروژێنرا چۆن لەو باسە تێگەی برایەتی یاخود ئاشتی هەیە لەگەڵ قەندیل بەڵام هەتا سەر ئێسک دژایەتی هەیە لەگەڵ ڕۆژاوە ینی چۆن تۆ کاتێک لە ناوچەکە هەردوو کیژی ئەو خاوەنی بێ ینی تورکیا بینین تورکیا ئێستا خاوەنی سووریایە چۆنەکرێ لەگەڵ قەندیل ئاشتی هەبێ بەڵام لەگەڵ ڕۆژاوە هەتا ئەو شوێنە دژمنایەتی هەبێ آخر بابەت یاخود آخر پرسیارم باسی شکستی برایەتیت کرد لە عێراق لە دوای 2023 یا با بڵێن هەر چەمکێکە لە ڕووی زمانەوانیەوە مەفهومتر وێ بۆمان و هەرێمت بە بەرپرسزانی حەزەکەم ینی ئاوا پرسیارەکەم کەم هەرێم بەرپرسە لە سەرنەکەوتنی برایەتی لە عێراقا و لە دوای 2023 لەو ناوچانەی کە کورتیا زۆری نییە سپاس جایتر کات بۆ جەنابتە بەڵێ دەست خۆش زۆر سپاس من هەڵێم بە کورتی وەڵامی پرسیارەکان بەمەوە سەبارەت بۆ بابەتەی دکتۆر ئاریان لە ڕاستیە ئەم بابەتە دیسانەوە ناخۆش بوو بەوەی کە جارێکی تر سلمان دیەوە کە ئەوەی لە ئاستی نێودوڵەتیە ئیشەکە هێز و زمانی هێز و زمانی ئەوەیە کە کێ دەسەڵاتدارە و لە نەکبەتی کوردیشە هاوپەیمانێکی هەرێمی و نێودوڵەتی ناوخۆیی کۆبوویەوە کە لەسەر بنەمای هێزنێک لەسەر ئەساسی بەرژەوەندی کەمینەکان یاخود بەرژەوەندی ئەو گەلانی کە لە ناوچەکەیان ئەمە واقعێکی تاڵە کە لە ڕاستی لە ڕابردووە هەبووە و دیسان مێژوو خۆی دووبارە کردەوە بەڵام چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە ئەەکەی من ئەی بەسمەوە بە یەکێک لە پرسیارەکانەوە کە ئەویش ئایا هێزە نێودوڵەتیان خیانەتیان لە کورد کردو چکە بەردەوام ئەم جۆرە خیتابە هەیە لە ناو کووردا خیانەتیان لێکردن و ئەو سیدی کڕوزانەوەکەی پیاڵەن کورد بە کورتەکەی مۆزوعەکە خیانەت نییە ئەوان خیانەتیان لە مەبادیەکانی خۆیان کردووە ئێمە داوای شتێکمان لێ نەکردوون کە خۆیان بانگەشیان بۆ کردووە یان ئێستا بچۆ سەر سایتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سایتی USAID کە سەر بۆ زای دەرەوەی ئەمریکایە سایتی وەزارەتی دەرەوەی هەموو وڵاتانێکێتی ئەوروپا بە بریتانیا فڕەنساوانەشەوە هەر هەمویان بزانە چی ئەڵێن بزانە ئەجەندایان بەرنامەیان چیە بۆ دەرەوە هەمویان باز لە مافی مرۆڤ باز لە پاراستنی مافی کەمینەکانەکەن باز لە ئازادیەکەن باز لەوەکەن کە چۆن دیموکراسی پەرەپێ بن باز لە ئازادی ڕۆژنامەگەریەکەن باز لە پەرەپێدانی کۆمەلگای مەدەنی و گەشەپێدانی کۆمەلگای مەدەنیەن بەس لەگەڵ هەموو ئەم شعارانەیە کەیسی کوردیەگەگرێتەوە ئەمان کە ئەمە ناکەن بۆ کورد یاخود کورد لە 2012ەوە تاوەکو چەند مانگی لەمە پێش لەگەڵ ئەمریکای لەسەر خەت بووە لەم بابەتانەیە و ئێستا ئەمریکا شتێکی تر جێبەجێەکە ئەوە کورد نییە کە داوای شتێکی کردووە کە ئەوان بانگەشەی بۆ ناکەن بەڵکو ئەو خۆیانن کە پشتیان کردووەتە ئەو قەناعەت و ئەو مەبدەیانە و ئەو پرینسیپانی کە بانگەشەی بۆکەن اینجا چۆن لەگەڵ ئەمە تەعاملەکەی لە ڕاستیە تەنهارەوەیە کە بیان خۆتە ژێر باری خۆیانەوە و تا ڕادەیەکیش ئیشی کردووە بەتایبەتی لە دۆخی فەڕەنسایە کاک تەحسین چەند پرسیارێکی کرد یەکەمیان کاک تەحسین مۆزوعی ئەوەی من ئاماژەم پێ کرد کە چەند ڕێگاگەیە بۆ برایەتی گەلان برایەتی گەلانی ئاینی هەیە چەپەکان هەیە لیبراڵەکان هەن بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە شۆڕشی فەڕەنسیا لەوە چێ سەرکەوتوتریان بێکە لە ڕووی لیبرالی و دیموکراسیەوە کە ئەو قسەی تۆ زۆر ڕاستە سێ چەمکە ئازادی و یەکسانی و برایەتی کە تۆ لە ڕاستیە برایەتی ناولێنانێکە بۆ پرۆژەیەکی گشتگیرتر کە تۆڵی برایەتی یاین چی یاین دژی تونند و تیژیت یاین لەگەڵ دیموکراسیای لەگەڵ خەباتی مەدەنیای لەگەڵ ئەوانیت کە خەڵک بە تونند و تیژیانە کێشەکان چارەسەرکە بەڵکو بە ئاشتیانە چارەسەریکە ئەمەش بە نەتیجە ئازادی و یەکسانی لەکەوێتەوە ینی ئەگەر ئازادی و یەکسانی نەبێت تەبعاً پێکەوە ژیانیش نابێ چۆن پێکەوە ژیانەکە بێ بەبێ ئەوەی ئینسان بەبێ اختیاری خۆی بچێتە ناو ژیانێکەوە کە بۆی دانراوە کەواتە پێکەوە ژیان نەتیجە و لێکەوتەی هەردوو پرۆسەی ئازادی و یەکسانیە سەبارەت بە خیتابی پەکەکە کە ئایا پاشەکشەی کردووە لە مافی چارێ خۆنووسین و دەوڵەتیاننا لە ڕاستیا بێمە خۆیان وەڵامیان پرسیارە بنەوە بەڵام ئەوەی کە من وەکو ئەوەی کە ئیبینەم ینی ئەمە پێ هەڵدان نییە بەڵام لە ڕاستیا خیتابی پەکەکە سەر ڕای باگراوندێکی چەپیان هەیە بەڵام زۆر مرونەتن و زۆر واقعین و بەردەوام لەگەڵ واقع خۆیان گونجاندووە خۆیان ئەپدێت کردوێتەوە یعنی کاتێک لە نەوەدەکانە کە خیتابی دەوڵەتی نەتەوەیان هەڵگرت بوو پان ئەوەی کە پێوتێ پان کوردیزم طبعا منافەسەی پان تورکی و پان عەرەبیانە کرد لە نەتیجە دەستیان هەڵگرت ئەمە نەک خاڵی زوعفە و نەک پاشەکشەیە بەڵکو سەرکەوتن و دەستکەوتی گەورەیە چونکە لە سیاسەت ئەو کە لە ڕەخی و
ئینادیە زۆر خەتەرە کە پەکەکە لە نەوەدەکانەوە کە دەستی هەڵگر لەم خیتابە زۆر گرنگ بوو دوای هاتنە ناودۆخی سووریاوە باسی ئۆتۆنۆمی کوردەکانیانە کرد و سربەخۆیی و جۆرە لە سربەخۆیی بۆ کوردەکان کە هەسەدە کە ئێستا هێزی دیموکراسی سووریایە ئەسەدا قواتە سووریا دیموکراتیە پێشتر ناوێکی تری هەبوو بەڵام کە ناوچە عەرەبیەکانیان هاتە ناوە ڕقە و دەرە زورۆوانە سروشت و پێکهاتەی سەربازی هێزەکەیان گۆڕی کە ئەمەش دیسانەوە خاڵێکی تری بەقوتە نەگەوی پاشەکشە بێ تەنازل بێ سازش بێ لەبەرەوە من پێم وانێ لە مافی چارە نووسیشە پاشەکشیان کرد بەڵام وەکو قۆناغی یەکەم ئەبێ پرۆسی ئاشتی بچێتە پێشەوە ئەبێ ئۆتۆنۆمی بچێتە پێشەوە ئەبێ مافە بن کە تۆ چۆن بژیت اینجا ئەکرێت لە قۆناغێکی تا بگرنەوە بۆ ئەوە ئێمە باسی برایەتی گەلانەکەین ئەوامان لێکن جاوەرە باسی دەوڵەت و باسی شتی ترکەین ئەوە خاڵێک سەبارەت بە خەباتی چەکداری کە لەگەڵ ڕێزما بە دوکتۆر برهان یاسین و چەند نووسەر و کەسی تریش بانگەشەوەیانە کرد بەڵام ڕاستیان پرسیارە بۆ هەمووتانە و تەمان بۆ خۆشمە ئەگەر چەک نەبووە چەکی پەکەکە نەبووە چەکی هەسەدە نەبووە ئەم هاوکێشەیە بەم جۆرە یەکلا بوویەوە یعنی خاڵی هێزی بەقوەتی ئەم کەیسی پەکەکە لە ڕۆژاوای کوردستانە لە کوردستان ڕۆژاوە بوونی و چەکە بوو کە لە قەندیل و لە شارەکانی کوردستانی ڕۆژاوا بوو لەبەرەوە لەگەڵ ڕێزما ئەو ڕۆشنبیر و نووسەر و شتانە حەقەت جۆرە بیرکەنەوە ینی ئەم تاکەی ینی ئەم شتە نەزەریانە هەڵەیەنە ناوم کۆمەلگایەوە بەبێ ئەوەی واقعەکە ببینن و بە جۆرە جۆرەکان لەگەڵ ڕێزما بۆ زۆر بەشیان وا خۆیان پیشانیان کە ئاشتی خوازن و ڕۆمانسین و ناسکن و ئەوانە یعنی لە دنیای لە ژیانی واقعی ئەم شتە نییە یعنی ئێستا ئەمریکا قەت دەزەڵەگرێ لە پنتاگۆن تورکیا قەت دەزەڵەگرێ بە سەربازکردنی چەکدارەکانی خۆی بە سەربازیکردنی کۆمەلگای خۆی و تەجنیدکردن ئێران چوزانم یعنی ئەڵمانیا هیچ وڵاتێک نییە هەردوو هێزەکە هاوتەریب نەڕواوی کە پێوتێ هێزی نەرم و هێزی ڕق کە هاوتەریب کە ئەڕوا پێوتێ سمارت پاوە یان کە تێکەڵاویەکەی کورتی چارەسەرێکی نییە ئەوەی کە بیست بەسمەوە بە پرسیاری کاک ئیسماعیلیشەوە تابەن کە تۆڵی هێزی نەرم ئابووریە کللتورە هونەرە سینەمایە گۆرانیە یعنی یەک دنیاشتە کە تۆڵی هێزی نەرم لە پاڵیشە ئەبێ هاوتەریب هێزی ڕقیشە هەبێ هێزی زبریشە هەبێ کە هێزی چەکداریەوە بێدەسی پێوە بگرێت سەبارەت بە کاک حسێن ئایا دۆستایەتی گەلان یا برایەتی گەلان لە پێشتا وەڵام مایەوە یعنی کە تۆڵی برایەتی گەلان ناولێنانێکە بۆ پرۆژەیەکی جدیتر کە بێگومان لێکەوتێک لە لێکەوتەکانی برایەتی گەلان دۆستایەتیە کە ئەمەش دوو چەمکن نزیکن لە یەکەوە بەڵام لە ڕاستیاوە واقعێکی تاڵە کە ئێمە لەگەڵ کۆمەڵێک نەتەوەیە ژین ئەگە بە براشە قبولکەن بە برا بچووکە قبولەکەن جاگەر بۆی بە برا بچووکە قبول نەکەن ئیلا بێ بە یاسا و دەستور ئەم کێشەیە چارەسەر بێت ئەستەبات مامۆستا کۆسار شتێکی باشی بیرخستمەوە کە لە بابەستەکە لە بیرم چوو کە هەڵکەوتەی جوگرافی کوردستانی ڕۆژاوا کە ئێمە کاتی خۆشی لەگەڵ کۆمەڵی برادێکی لەوانە کاک محەممەد و لێو 2019 یعنی کاک مامۆستا کۆسار لە ڕووی ئیداریەوە کوبانێ و عفرین سەر بەهێنن سەر بە حەلەبن ئەوە ئێسێکی لە کێشەکانی تری کورد کە ڕوبەڕوویە بێتەوە یعنی لە ڕووی ئیداریەوە کوبانێ و عفرین سەر بە حەلەبن و حەلەبیش ئێستا ڕسمیان بە فەرمی لەژێر دەسەڵاتی دیمەشقایە ئایا ئەمە چۆن چارەسەرەکەی و حەسەکە تەنها پارێزگایەکە شار و شارۆچکە و شارە دیەکانی کوردی بەلاوەیەوەش پارێزگارەکە کە فەرمانی هینی بۆ دوێنێ دەست بەکار بوون ئەم یعنی لە پاڵ ئەوەی کە پێشتر ئاماژەم پێ لە بابەتەکەیە کە هەندەسەی دیموگرافی هەندەسەی سوکانی سووریا دەستکاری کراوە هەندەسەی ئیداریش کێشەیەکی ترە کە ئەوەش دیسانەوە بێ لە چوارچەوەیەکی یاسایی و دەستوریا چارەسەر بکرێت کاک ئیسماعیل باسی ئەوەی کرد کە بەدیل چییە و پێشتیش جواب مایەوە ینی بڵین لە هەنێ قسەکانە دیسانەوە هەرە قسەی ڕاستە ینی ئەگەر تۆ باز لە برایەتی گەلان و باز لە پێکەوە ژیان و باز لەوە ناکەی کە ئێمە بە پەنانە بردن بۆ تونند و تیژی کێشەکانی خۆمان حەلکەین ئەی چارەسەر چییە ئەی بە تونند و تیژی چارەسەرە بێ و بەڕاستی یەکەم چارەسەر نابێ و لە شەڕی کورد ناوخۆی خۆشیان لەبنانەکان چارەسەر نابێت نەک لەوەی لەگەڵ نەتەوەیەکی زۆرینەیە دەرەقەت نای ئەگەر قەراریش بێ قەنەعەتی شکرد کە بە زۆرینە بەهێز ئەم کێشە چارەسەرەکەی مەگەر ئەزمموی کوردستانی ڕۆژئاوا هین کوردستانی باکوور لە ماوەی چەند 40 ساڵی ڕابردووە ئایا بە چەکە و ململانە یەکلا بوویەوە نە تورکیا بۆ یەکلا بوویەوە نە کوردیش بۆ یەکلا بوویەوە لەبەرەوە بەدیل هەرەوەیە تۆ چۆن پەرەبەی بۆ
خطابە کە برایەتی گەلانە طبعاً لەناو ئەو قسانی کە ئیسماعیلی شا برایەتی گەلان کە تۆ ئەڵەی هێزی نەرم کە چۆن ئابووری و کولتور و زمان و فەرهەنگ ئەوانەش گرنگیان پێبێت. کاک عومەر باسی ئەوەی کرد مۆزوعی برایەتی گەلان ئەوان کە ئەبوو بوورە چەمکەکە کە نێرسالانانێ ڕاستیا من دام نهێناوە بەداخەوە ئەو زمانە پیاو سالارە یاخود نێرسالانە چۆتە ناو زمانی ئینگلیزیش و ئەوروپیشەوە تەنها زمانی کوردی هین نەکردو هەرێسە من ئەم چەند ڕۆژە سێرچم کرد بە ئینگلیزی هەرڵێ براذەرهود ینی بکە لە ڕاستیا هەر برایەتیەکەکە ینی ئەوەیشی کە لە شۆڕشی فەڕەنسیاوەشی کاک تەحسین ئاماژەی پێ ئازادی و یەکسانی و برایەتی بە ئینگلیزیەکە لە فراتێرنێتی بەڵام دیسان هە تەرجەمەیەکی تۆرە بێتەوە برایەتی ئەویان خەتای من نییە کە عومەر وەڵای نازانمەوە ئەکرێ زمانەوانەکان بڕاستی ڕخنەیەکە جێگای خۆیەتی وەڵای نازان بێگومانەوەی کە پێشیش ئاماژەم پێەیە گرنگترین خاڵ ئەوەیە کە تۆ لە بەرامبەر فاشیا کورد نەبوو بە فاشی کە ئەمە زۆر گرنگە و ئەمەش دیسانەوە ئینسان واقعیش بێ کوردی ڕۆژئاوا لەم بابەتەیە سلماندیان کە لە لاوازیەوە نییە ناتوان فاشی بن لە 2012ەوە ئەیانتوانی فاشی بن بەرامبەر بەو کەمینانی کە لە ناو سنووری جوگرافی خۆیانە بەس فاشی نەبوون لەم شەڕێ ئەیانتوانی فاشی بن ڕەفتارە فاشیەکانی ئەحمەد شەرع سوپاکی ئەحمەد شفارع دووبارەکەنەوە بەرامبەر بە چەکدارە عەرەبەکان بەس هەنەیان کرد خۆ لە بەرامبەر ئەو دەنیز کە خستیانە خوارەوە لە باڵەخانەکە خۆمان ژیانتوانی 20 چەکداری عەرەب بگرن و بە جۆرە جۆرەکان ئیهانیان بکەن بەڵام نەیان کرد ئەمە خاڵی قووەتە و دیسان ئەو مۆزوعە زۆر گرنگە کە هەموو جارێک ئەوەی کە تۆڵی باسی برایەتی گەلانە کرد یاخود پێکەوژیان لە زوعفەوە نییە هەنێجار لە قووەتەوەیە و لە ڕاستیە ئەو قسەیە ڕاز نییە کە ئەم خیتابە دۆڕانوێتی بە پێچەوانەوە برایەتی گەلان دەرکەوت بردیەوە کێ بوو دوێنێ زۆرترین فۆکەسی لەسەر بوو لە کۆنفرانسی ئاشتی لە میونخ مەگەرەوە ئەگەر خاوەنی و خیتابە نەبێ بۆ ئەگە ئەویش چەتەیەکی وەکو جۆلانی وەکو جەماعەتەکەی تر بۆیە بۆ جۆرە احتیمامی پێ نادرا لەبەرەوە بەعکسەوە ئەو خیتابە دەستکەوتی زیاترە وەک لەوەی زەرەر کاک فەیسەڵ بەڵێ خەباتی چەکداری و خەباتی مەدەنی هەردووکیانە ببن بە استراتیژ وەکو پێش ڕوونم کردەوە چونکە واقعی ژیانە و پێویستە پێیەتی چ وەکو دەوڵەت چ وەکو ئەکتەری نادەوڵەتی اینجاوە بابەتێکە کە مۆزوعێکی گرنگە دیموکراسی و ئازادی و پێکەوە ژیان ئەوە باسم کرد کە نەتیجەی یاخود لێکەوتەی گوتاری پێکەوە ژیانە سەبارەت بە چەکدانان دیسان ئەو جەختەکەمەوە سەر ئەو قسەی کە لە ڕاستیە ئەو قسەیە جگە لە قسەیەکی ناو کتێب و جگە لە قسەیەکی نەزەری هیچ شتێکی تر نییە چونکە واقعی ژیان پێتەڵێ کە چەکە پێبێ و دیسان ئەیڵێمەوە ئەگەر چەک نەبووە لە قەندیل و لە کوردستانی ڕۆژاوا ئەو کەیسە بە جۆرێک تر ئەکەوتەوە کاگازات ئەوەی کە ئایا ئەم برایەتی گەلانە لەکوێ نەتەوەی پێش سەردەست و نەتەوەی ژێردەست بە نەتیجە گەشتون ئێستا تۆ ئەگەر نمونەی هین وەرگی چیکۆسلۆڤاکیا وەرگری وانە کە بوو بە دوو وڵات چیکۆسلۆڤاکیا بە ئاشتیانە بوو وانە وڵاتەکەی تر یوگسلافیا بوون کرواتیا و بۆسنیە و سربیا وانە یەکەمیان بە ئاشتیانە پێکەوە ژیانە هەڵبژارد بوون بە دوو دەوڵەت وانە چیکۆسلۆڤاکیا وایە چیکۆسلۆڤاکیا نەک یوگسلافیا تاوان ناوەکەشان زۆر لێکەوە نزیکە بەڵام یوگسلافیا باش شەڕێکی خوێناوی زۆر لە نێوان موسڵمان و سربیەکان و کرواتیەکانە طبعاً بە تایبەتی سربیەکان کە زۆڵ مستەمێکی زۆریان لە موسڵمانەکان کرد و ئەوی بۆسنی و هەرزەگۆڤیا هین بوویەوە سەربەخۆی وەرگرت یعنی تۆ ئەگەر ئەم دوو نمونەی وەرگی لەگەڵ نمونەی ئەوروپین باشووری ئەفریقا لە نێوان ڕەشپێس و سپی پێستەکانە ئەوەی کە ماندێلا سەرۆکی هین بوو کۆنگرێی نەتەوەی کۆنگرێی نیشتیمانی ئەفریقا INS ئەفریقان نەشناڵ کۆنگرێس کۆنگرێی نیشتیمانی ئەفریقا ئەم نمونەی تریش یعنی ئەیسەلمێنێ کە بە نەتیجە تۆ هەرە بێ پێکەوە بشیت و بە نەتیجە ئەم پێکەوە ژیانە چۆن نەخێتە ناو دەستور و یاساوە و ئەوەشی کاک تەحسین بگەڕێمەوە بۆ مۆست ئێمە هەموو مرۆڤ مجبورە پێکەوە ناچارە پێکەوە بژین بەڵام دوجار کەسێک حکمڕانیەکات ئێمە پێکەوە ئەبەستێتەوە لە ناوچەکی برایەتیە یاسایە بەڵێ ئەخر من لە چارەسەرەکانە نەموت وتم ئەمە ئەبێ لە چوارچێوەی خیتاب و ئەفکار و وتارە بچێتە پێشەوە ببێ بە یاسا دامەزراوە ئەوەی پرۆتستانت و کاسۆلیکەکان لە باکووری لەندە
دوای شەڕێکی زۆری خوێناوی لە نێوان پرسان کاسووداکە ئەوەی کە تۆی ئەڵێی تەوزیعی دەسەڵات پاوە شێرن بە نەتیجە گەشتنەوەتی جێ خۆمی عراقیش تقریبا شتێکی لەو بابەتەیە دیموکراسی تەوافقی چۆن کەمین زۆرینە کەمینە نەخوا ئەویش بێ بە یاسا ڕێکی خێ اینجا ببوورە ئەوەی کە لەسەر ئاسی ناوخۆیە لەسەر ئاسی نەودوڵەتیشە یعنی کامە خیتابێکی ڕۆشنبیر و پۆپولیستانی نییە کاگازات یعنی لەسەر ئاسی نەودوڵەتیشە مەگەر نەتەوێت گرتووەکان بەرهەمی ئەو خیتابی پێکەوە ژیانە نییە مەگەر یەکێتی ئەوروپا آخر من ناڵم نەتەوە گرتووەکان باشیاننا ئەوە بابەتێکی ترە بەڵام لانی کەم ئەزانم بەس وەکو موسسە وەکو دامەزراوە لەسەر ئاسی نێودوڵەتی تا ڕادەیەک پێکەوە ژیانی نەتەوەکانی سەرزەوی ڕەنگەیاتوتیایە بە دڵنیایەوە کەم و کوڕی هەیە نەیتوانی زۆر کێشە شارەسەرکاو لە هەنێشانە بەشێک بۆ لە کێشە اینجا لەسەر ئاسی لۆکاڵەکانیشە یەکێتی ئەوروپامان هەیە دروست بووە جامعی عەرەبی هەیە دروست بووە لە ئەفریقایا یەکێتی ئەفریقا دروست بووە یعنی ئەگەر لەسەر ئاسی نێودوڵەتیش وەریگری کۆمەڵێک منەظەمە و کۆمەڵە دامەزراوە دروست بوون کە دەرەنجامی ئەم خێتە کاگازادیان سوپاس دەکەم دەرفەتەکە بڵێ ناڵێت هینەکان دەوڵەتەیە گرتوەکان ئەڵێ نەتەوەیە گرتوەکان ئەوە خۆ بۆ خۆشی جۆرێک دڵنیایەوە کەم کوڕی زۆرە و موسسەیە کاگنەوزاد مۆزوعی حیزبی بەعس و کاریگەری لەسەر سووریا لە ڕاستی ئەمە بابەتێکە زۆر جێک قسەی هەڵەگرێ یعنی بەعسی عێراقی ئەگەر بە ئەنفال و هەڵەبجە ئەوانە کۆمەڵێشتی کردبێ لەوێ بە هەردووکی کتێکەڵاو کردووە یعنی لێرە ئەگەر لە 1950ەوە کە مافی کوردرا و لە ڕووی کولتوری و زمان و خوێندن و پەروەردەوانەوە لەوێ هەردوو هینەکە بەردەوام بووە هەردوو سیاسەتەکە هەردوو استراتیژەکە هەم استراتیژی فیزیکی هەم نافیزیکیش یعنی ئەوەی کە پێوترێ توندوتیژی ڕەمزی لەگەڵ توندوتیژی فیزیکیە توندوتیژی ڕەمزیەکە لە زمانە ڕەنگیاوەتەوە لە کلتورە ڕەنگیاوەتەوە گەشتووە بە ئاستێک کە لە یعنی لە ئەوەی پێشتی ئاماژەم پێکرد لە سەرژمێری ساڵی 1962 لە حەسەکە بە مەبەست نزیکەی زیاد لە 200 بۆ 250,000 کورد مافی هەوڵاتی بوونی سووریان لێ سەنراوەتەوە جنسیە و تەسکەرەوانە جاسە ئەوە یەکێک لەو کێشانەی و کێشە چۆن چارەسەر کرێ ئایا بەڕاستی دیمەشق یاخود دەسەڵاتی سووریا ئامادەیە و کێشانە چارەسەرکە دکتۆر مۆزوعی دکتۆر عوسمان پەیوەندی کورد و ئیسرائیل لە ڕاستیە بابەتێکە کە کورد نابێت شەرمی لێ بکاوە چۆر پەیوەندی ڕاگرێ لەگەڵ هەموو کەسێکی ترا بێ و پەیوەندیش ڕاگرێ لەگەڵ ئیسرائیلە بەڵام کە ئیسرائیل لەگەڵ ڕای نەگرێت لەگەڵ کووردا چیەکەی چونکە لە ڕاستیە شتێکەوەی بەسەوە بە قسەکانی توانیانەوە سیستمی نێودوڵەتی بە جۆرێک داڕێژراوە بەداخەوە لە نێوان ئەکتەری دەوڵەتی و ئەکتەری نادەوڵەتیا کە ئێتە ململانیەوە ئەکتەری دەوڵەتی هەڵەبژێرێ یعنی ئیسرائیل کە ئێتە ململانەیەک لە نێوان کورد و سووریایە سووریا دەوڵەتێکی خاوەن سیادەیە واز لە دەسەڵاتەکەی بێنە خراپە یا باشیانە بەڵام نێودوڵەتیان ئاعترافی پێکراوە لە نێوان ئەم دوانەیە بەرژەوەندی لەگەڵ دەوڵەت ئاڕوە بە نەتیجە لەوەی ئەو هەڵبژێرێ خۆگینا بێتە سەرەوەی کە ئێمە وەکو کورد بە حساب ئێمە عەمیلی ئیسرائیلین کورد ئەگە 100 ساڵی تریش عەمیلی ئیسرائیل بێ بەقەت ئەحمەد شەرع نایە بە ئیسرائیل جگە لە بەرزایەکانی جۆلان دەستی هەڵگرتووە لە شارە گرنگ و استراتیژیەکانی قوڕێنتەرە دەرعا سوەیدا جەبەل الشێخ بەڵێ یعنی 5 ناوچەی زۆر گرنگی سووریایی تەسلیم بە ئیسرائیل کردووە ئەگەر کورد 100 ساڵی تر 1000 ساڵی تر عەمیلی سووریا ئیسرائیلیش بێ بەقەت چارەکێکی ئەحمەد شەرع سازش لەسەر زەوی و خاکی خۆی ناکا بۆ ئیسرائیل دەوڵەتەکان تیش بە هەمان شێوە تورکیا و سۆڤێت و ئەمریکا و زۆر کۆمپانیا و شەریکاتی بۆ ئیسرائیل تەنیا نییە هەموو کۆمپانیا زەبەلاحەکانی ئەوروپا و ئەمریکا هەموو ئیسرائیلی لەڕێی ئەوە ئەتوانرا زۆر استراتیژیک بەکاربێنن بۆ بەدەست بەسەراگرتن بەسەر نەتەکە هەڵی بەر شوی مەساحیبی
جاویستم ئەو قسە بکەم کاک دکتۆر ئێستێکی لەو کۆمپانیانە هاتووە ئەو ناوتی تەسلیمەکرێ شیڤرۆنە شیڤرۆن کۆمپانیایەکە لەگەڵ دەوڵەتە عادەتەن ڕێکەوتنامەی ئیمزاکە کە ئەو بابەتێکی قانونی زۆر گرنگە یعنی لەگەڵ ئەکتەری نادەوڵەتیە ناکرێت ڕێکەوتن ئیمزا بکرێ وانە ئەوە دکتۆراریان اختصاصی ئەوە زیاتر وانە ئەسڵەن یەکێک لە ئامانجەکانی گرتنەوەی ئەو شوێنانە لەلایەن دەسەڵاتی سووریاوە و ئەمریکا و ئەوروپاش تا ڕادەیەک و تورکیاش هاوکار بوو بێدەنگیان هەڵبژارد ئەوەیە کە ئەو ناوچانە بکەوێتە دەست سووریا بۆەوەی ئەم کۆمپانیانە بێنە ناوە ئیسیسمار بکەن و بەرهێنان بکەن چونکە ئەو کۆمپانیانە بەبێ ئەوەی کە تەعاملکەن لەگەڵ دەوڵەتێکی خاوەن سیادەیە ئەکتەرێکی خاوەن سیادەیە کە ئەو دەسەڵاتش لە دیمەشقا ئەمە ناکرێن ناممکنە ئەوەش بەشێکی ترە لە کێشەکە آخر کەس کاک بابان وابزەم لە دامەزراوەکەیە ئاماژەم پێەیە کە ئەو مافانە وە پێکەوە ژیان کە تۆ باز لە پێکەوە ژیانەکە ئەچێتە ناو دامەزراوە یعنی دابینکردن و فراهەمکردن و گەرنتیکردنی مافەکانە بە یاسا کە ئەوەش ئەگەر نەچوە ناو دامەزراوەوە بەڵام ئایا ئەو دامەزراوانەی کە لەم ناوچانە هەن من ناڵم عێراق بە مطلقی بیاخۆت نمونەیەکی سەرکەوتوی زۆر ئایدیاڵە بەڵام ڕاستیا لە دوای 2023ەوە دەستور و مؤسساتی عێراقی تا ڕادەیەک بۆ کورد جۆرە لە جۆرەکان ئەو زمانەتیان هەبووە کە ئەویش لە ڕووی یاسایی و دەستوریۆ جێکراوەتەوە ئەگەر تۆ شەڕێکی شێبێ ئەتوانی بەو یاسا و دەستورە بیکەی و ئەوەی ئەو جوڵەیەش کە لێستا لە کوردستانی باکوور دەسی پێکردو لە تورکیا دەسی پێکردووە بەو ئاڕاستەیە کە چۆن مافەکانی کورد لە دەستور و لە یاسانە جێگان بکرێتەوە و ئەو لیژنە پەرلەمانیە کە دروست بووە سەردانی ئیمرالیە کاویەتەوە ڕۆوانە و چۆن بە یاسا بکرێ ئەوە تەنها چارەسەرە بۆ ئەوەی کە مافەکان گرنتی هەبێ و بەردەوام بێت یعنی ئەم دەوڵەتانە چاوەڕێی ویان لەیەکی مەسەلەنەوە هەر لای کە مەزمونونەکەی عێراق دووبارە بێتەوە لە ئێران لە تورکیا لە سووریا بۆنە یعنی ئەکرێ دووبارە بێتەوە کوردی شەر و شەڕی لە بەردەمایەوە خاڵێکی قووەتی کوردیشە کە داوای زەوتکردنی مافەکانی بەرامبەر ناکات تەنها داوای مافی خۆیە کاکە چۆن جێگا بکرێتەوە سەبارەت بە قەندیل و ڕۆژاوا کە منە ڕۆژش دکتۆر بەرهانیاسین ئەو دوو بابەتی جیا کردەوە لەیە کە ویستم قسە بکەم بەس کات نەمابوو لە ڕاستیا کوردستان ڕۆژاوا و قەندیل دانەبڕاون لە یەک پاکێژە هەم بۆ پەکەکەیەک پاکێژە هەم بۆ تورکیاک پاکێژە هەم بۆ ئەحمەد شەرعێک پاکێژە هەم بۆ ئەوروپا و ئەمریکاژێک پاکێژە ئەمەی کە ئەم قسەیە کرێ لە ڕاستیا جۆرێک لە شەواشەکاری تۆم بارا گەڵێ وەڵا پەیوەندیان بە پەکەکەەوە هەیە تەبان پەیوەندیان بکردەوە هەیە لە 2011ەوە کاک تۆم نازانی کە ئەم مەدرسەیە نەبێ ئەم مەبدە نەبێ ئەو گروپە لە یاخۆیان ناگرن و نازانی کە هەموو یارمەتی کۆم اینجا دوایەوەش پرسیارەکە بەڕای من لەویایە بمبورە من خۆموا لە پرسیارەکە گەیشتوم کەواتە پرۆسەی ئاشتی معنایەکی هەیە لە کاتێکا تۆ لە تورکیا پرۆسەی ئاشتی و هەیە بەڵام بەو شێوازە مامەڵە لەگەڵ ڕۆژاوایەکەی ئێمە ژەزاین یەک پاکێجە یا باڵی منوا لە دکتۆر برانی شتێک گەیشتم کە یەک پاکێجە بەڵام ئەگەر یەک پاکێجە چۆن لەگەڵ لە تورکیا باسی پرۆسەی ئاشتیەکەی بەس لە ڕۆژاوا تا جینۆسای دەڕێ ئەخر کێ ئەڕوا تورکیا ڕوا لە ڕێی ئەحمەد شەرعەوە لە ڕێی سووریاوە بەڵێ ئاخر بۆ فشارخستنە سەر کوردە لە باکوور یعنی تەواوکەری یەکترن ینی پرۆسی ئاشتی لە تورکیا بەکارێنێ بۆ سەر فشارخستنە سەر پەکەکە لە ڕۆژاوا لە ڕۆژاوا فشاریان نەخاتە سەر و لە ڕێگای ئەحمەد شەرعەوە فشاریان بۆیانێ بۆ ئەوەی لە باکوور تەنازل پێ بکەن یەک پاکێژە دانەبڕاوە لێ ئەمەی کە بەحسا پەکەکە لە کوردستانی باکوور خەریکی ئاشتی و لە ڕۆژئاوا خەریکی شەڕە غەڵەتە ئەمە بەسەریا سەپێنراوە خۆمە اختیار و قەراری پەکەکە نییە بەڕاستی بەسەریا فەرز کراوە ئەم شەڕە و ئەو ئاشتیش کە بۆ شێوازە ئەچێتە پێشەوە لە کوردستانی باکوور هەر بەسەریا فەرز کراوە و دوایەوەش ئەم لۆمەکردنەی پەکەکە لە ڕاستیە حەقی ئەمە لەم کروزانە و لەم لۆمەکردن و خۆ بەکەم بزانینە دەرچین کە پەکەکە لە لیستی ترۆدایە ئیجا خۆ ئەحمەد شەرعی لە لیستی ترۆدایە ئەحمەد شەرع نەک 10 ملیۆن دلار یان ناوە بۆی دەستگیر بکرێ 10 ملیۆن دلارەکەش ئەسیان بۆیان ماوەتەوە لە شی نازانم چا سەرفیەکەن چونکە کردیان بە سەرۆکی سووریا یعنی کورد بۆ بێ خۆی بەکەم بزانێ وڵا کورد پەکەکە لە دیستورارە هەڵەی ئەوانە خۆ هەڵەی پەکەکە نییە ANC کۆنگرەی نیشتیمانی ئەفریقی بە سەرۆکاتی ماندێلا کە 27 ساڵ لە زیندانا بوو لە لیستی تیرۆرا بوو ئێستا ماندێلا لە ناو لەندەنا پێکەریان بۆ دروست کردووە شینفین ئەوەی لە باکووری ئیرلەندا یاسر عەرەفات لەبەرەوە کورد دەبێ ئەم شتانە بە جۆرێک تر بخاتەوە ڕوو لە مەحافیلی دەولیە و لە 2012ەوە هیچ کاردانەوە هیچ توندوتیژیەک و هیچ کارێکی تیرۆریستی لەلایەن کوردانی ڕۆژاوا بەرامبەر بە تورکیا نەکراوە یەک فیشەکە نەتەقەنراوە یعنی تۆ لە پەنجەرەکەەوە سێرەکەی حدودی تورکیا دیارە ینی لە ئۆفیسەکانی قامیشلە و کوبانەوە
بەڵام بۆیە ئەم بابەتی مۆزوعیەوەی کە پەکەکە لە ڕابردووە چۆن بووە بێ بە جۆرێکی تر بخرێتە ڕووە پەکەکە لە 2012 لە کورسانی ڕۆژاوە بە تایبەتی و لە کورسانی باکووریشا زۆر هاوکار بووە بۆ پرۆسی ئاشتی. آخر قسە لەسەر مۆزوعی شکستی برایەتی لە دوای 2023 کە لە بابەتەکە ئاماژەم پێە کە بۆ برادرانش کە تازاتن بۆی کە مەفهومە بگات لە دوای 2023 یعنی کورد لە ناو جەرجە ناکۆکەکان کە شکستی برایەتی گەلان شکستی هێناوە یا ئیداری کوردی لەوێ شکستی هێناوە لە ڕاستیە بەشێکی خەتای عێراقا بەشەکەی تری پەیوەندی بە دەسەڵاتی کوردیەوە هەیە و تەنانەت نەک عەرەب و نەک غێرە نەتەوەکان و ئاینەکانی لە خۆی ڕازی نەکردووە کوردیش کە خۆی ڕازی نەکردووە کادیر و دەنگدەری یەکێتی و پارتیشان لە خۆیان ڕازی نەکردووە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لەبەرەوە ئەم خیتابە ئەم سیاسەتەکە لێرە شکستی هێناوە ئێستا یانێ بیان بەسەر ملی کوردانی ڕۆژاوە ئێوەش بڵێن برایەتی گەلان درۆیە و سەر ناکەوێت ها ئێمەش سەی نەگرت بەڵام باس لەوە ناکەن کەوان لە 2023ەوە لە ناوچە جێناکۆکان و لە کەرکووکە چه سیاسەتێکی خراپیان ئەوە و برادر کاکە کەرکووکیە ئەوە جارۆک و نوکتەیەکی ژەڵێ کۆمەڵە خەڵکی کەرکووک دانیشتنەڵێ وڵای شڵایەکێتی پارتی نەبوونایە هەر ئەمان لێرە بوونا حکوومەتی عێراقیەوەوانە چونکە ئێستا ژیانمان باشترە ئەویتیان وتبینانە باشتر کە هاتن ئەگەر نەمان بینیە ئێسەمان خۆزگەوان لێرە بوونایە وەزەمان زۆر باشترە و بەس ئەویت باشتر کە بینیمان ئێستا هیچ ئاخێکیان بۆڵ ناکێشین یعنی ئەمە ببورن بەڵێ فەرقی ئەمە تورکمان نەزانین چییە کەرکووک ئێمە بە قانونی خۆی شەکەین ئەوان بە قووەتی قانونی شەکەن تەدا ئەوان ئێمە لە کەرکووک هیچ دامەزراویشان نەکردووە لە 2023 ئێستا لە بێهێزیە سپاس کاک نەوزات ژیان ئەگەر هیچ شتێکت بە کورتیەکەی ئەزمموی هەرێمی کوردستان ئەو ئەزممونە شکست خوارد و خراپەی ئێرە بردیان ناوچە جێناوکان چۆن لێرە خەڵکیان پێ ڕازی ناکرێ و متمانێ لە دەزاوە لەوێژ نەک متمانەی تورکمان و عەرەب و نەتەوەکانی تر متمانەی کوردیشان لە دەزاوە جەنازەم بەڵێ دەشیانەوێ شەریکێک بۆ خۆیان پێیاکەن بڵێن ئێوە شین بکەن بۆ ئەوەی کە جۆرە لە جۆرەکان ئەم پینەی خۆیان ئەم هەڵەی خۆیان پێپینەکەن کاک دکتۆر هەمالی دەستی چاوت خۆش ببەوەتەکە و سپاس بۆ ئەو دۆستانش کە لەم ئەخیریان من ویستم بەشداری کەم سپاس بۆمان من بابەتەکە زۆر گرنگ و دەوڵەمە نەمەرامەوە بەڵام پرسیاریش هەڵەگرێت پرسیارەکە بۆ دەوڵەمەندکردنێتی نەک ڕەخنەگرتنەوەوانە تۆ لەگەڵی ماندوو بووی دەست خۆش بێ بە تۆ سیرکە ئێمە مەوسەلەیەک تەرحەکەین ئەم تەنها ئەبێ بخێننا کۆنتێکستەکەی خۆیەوە وهانێ پرسیاری لە دەور گەڵاڵە بکەن چۆن چۆنی تەرحەکرێت مەسەرەن ئێمە وەکو کۆنسێپت و بنەمایەک ئەم بابەتە تەرحەکەین یان وەکو دروشمێکی سیاسی ئەگەر وەکو کۆنسێپتێک و بنەمایەک ئێمە تەرحی بکەین پرسیاری تری لە بەردەما دەبێت ئەو کاتە پرسیارەکە بێ بۆی کە ئەم بنەمایە بە چ شێوازێک و لە چ بەرنامە و پلانێکات بەرجەستە ئەەکەین سەبم بابات بەڵام ئەگەر وەکو دروشمی سیاسی بێ ئەو کاتە پرسیارەکە بریتە لەوەی کە ئەم دروشمە چۆن و لە چ گفتوگۆیەکە و بە چ شێوازێک جێبەجێەکرێ خێرخانی جێبەجێکردنەوە یعنی ئیتارەکانیان جیاوازە ئێستا لێرە مۆزوعێک دروست بە ئێمەی کورد من وا هەستەکەم و بە بابەتەکانی شەوە دیارە کە ئێمە مەبدەئیەن تەرحێکین وەکو کۆنسێپت و مەبدەئیکی بنەڕەتی تەرحێکین بەڵام لە هەمان کاتە ئایا بەرامبەرەکانمان ئاوا وەریەگرن ئەوانش ئاوا قوبڵێنە ئاوا تەرحێکن لەوە ناچێت لە کاتێکە ئێمە وەکو کۆنسێپت و بنەمایەکی سەرەکی ئەڵین برایەتی گەلان ئەوان وەکو دروشمێکی سیاسی ئێڵن وەکو دروشمێکی سیاسی یعنی ئاستەکەی تاکتێکی تر و تەنکاوترە بەس ئێمە وەکو مەبدە و استراتێجی و بنەمات لێ ئەڕوانین ئەوە فەرقێکی فکری و تەطبیقی و سیاسی زۆر زۆر گەورەیە ئەمە یەکەم دووهەم با بڵین من داواکاریەک لە سەر کەمایەتیەکان و میلەتە بچووکەکان و ئێمەی کوردیش هەیەکەوە یعنی مەوزوعەکان وا تەرحەکرێت کە ئەنەما گڵۆڵی کێشەکە لای ئێمە وەستاوتەوە ئێمە چی هەڵەبژێرین ئێمە چۆن وەڵامە دەینەوە ئێمە چۆن تەرحێکین ئێمە بەرنامە و پلانمان چێت تەرحەکانمان چییە لە نەتیجەی ئەمە شتێکی ئیزافیمان بەکەوتێتەوە ئەمەیەکە ئێمە با بڵێن ڕەخنەکانمان و تەحلیلەکانمان بەس ڕووی کردێتەوە خۆمان ئەمەش نقصانیەک لە دەسیاسەکە وەرەگرێن لەبەرچی لەبەر ئەوەی پرسیارەکە ئەمەیە ئایا اختیارەکە هەمووی لەسەر ئێمە وەستاوە چ سیاسەتێک هەڵەبژێرین چه خودتەیەک دەسە دەینێت چ ئەرزێکمان هەیە چ
بەرامبەرەکانمان لەم پرسیارە لەکوێن ئەم پرسیارە لە خۆمان ناکەین لەبەر ئەوە بەرپرسیارەتی کورد چەندێکە لەوەی چ سیاسەتێک هەڵەبژێرێ هی بەرامبەرەکان بە هەمان ئەندازەنێ زیاترە چونکە ئەوان لە مەرکەزی حکمۆن لە مەرکەزی حکم و مەسئولیاتەکان زۆرترە بەڵام ئێمە ئەگەر لە ڕووی فکری شەوە بێ ئەمە کەمتر تەرحەکەین ئێستا مۆزوعەکە ئەوە نییە کورد چ سیاسەتێک هەڵەبژێرێت دەسەداتە چەک یا ئاشتی خوازە یا سیاستەکە ئەمە بەشێکە لە بابەتەکە بەڵام بەشە سەرەکیەکە ئەوەیە کە ئەم تەرحە مەبدەئیکە کورد هەڵەبژێرێ لەو قاوغە سیاسیا چۆن بەرجەستە ئەبێ و چۆن ئەکەوێتەوە لە ڕووی سیاسیەوە ئەگەر ئێمە وەکو مەبدە تەرحی بکەین ئەبێت بەنی لە ئیتار و بنەمای فراوان و دەستوری و قەبەیە بکەوێتەوە ئەگەر وەکو دروشمی سیاسیە ئاسەکەی کەمترە ئەمەی ئێمە تەرحەکەین معناوە ئەبێ لە دروشمی هاوڵاتی بوونا خۆی ببینێتەوە چکە مەبدەئی مەزوعەکەمان تەرحەکەین بەڵام ئایا بەرامبەرەکان و ئەم دەوڵەتە مەرکەزانە ئەمەیان پێقبوڵە یان تەنیا وەکو ئاستێکی تەکتیکی بۆ کڕینەوەی ئیستیقرار لە قۆناغەکە لەواتێمی دووەمیان بەنسبەت ئەوانەوە ئێمە تۆ خاتە تەڵەزگە و هینەکە چۆن تەوازن دەدۆزیتەوە بۆیە هەر ئەوەندە ئاسان نییە پرسیارەکە لە بەردەمی کوردایە بڕیار بە تۆ گەر ئاشتی خوازی کامیان هەڵەبژێری ئەگەر ئەوە نی کامیان هەڵابژێری لەوە ئاڵۆسترە تەرحێکی تریژە مێکەوە بەنسبەت چەکەوە چەک زەروریەکە هەبێ چەک بریتی نییە لە تەنیا چەکی ئابووری یا چەکی ئەوانە دەورە بینن بەڵام ئێمە بیرمانە چە بە میتافۆرەڵین چەکی ئابووری چەکی حەقیقیینی چەک زەروری هەبێ بۆچی زەروری مەجنێتەوە چەک بە ئەوە بەکاری بێنی بەڵام بوونی چەک وجودەکەی ئەکاتەوەی کە تۆ زەمانەت بە بەعدە سیاسێکا بەخشی ستا هەرێمی کوردستان بەچی پارێزراوە وێنی تەرحە گەورەکە مێکە لەبەری لە دەستورە جێی کراوەتەوە نا لە ڕاستی ئەوە قبوڵە یعنی دەوری هەیە بەڵام بە شکڵێکی سەرەکی بۆچی پارێزراوانی کوردستان چکە چەکی هەیە چەکی لێدانە ماڵناوە ئەگەر چەکەکەی لێدا بماڵی بەبوونی بنەما دەستوریەکانی شەوە عێراقی خواتەوە چۆن بنەمای بوونی هەرێمەکە هەڵەوەشێنێتەوە لەبەرەوە بوونی چەک زۆر گرنگە من مەبەستەکەم لەو قسانە ئەمەیە کە ئێمە اختیارەکە بەسیط نییە لە بەردەمانە بەس بڵین ئایا ئێمە بڕامان بەبرایەتی گەلان هەبێیان هەبێ چەک دەست بدێنێ چەک یا دەستی نەدێنێ خۆناغی چەک بەسەر چۆیا بەسەر نەچۆ قەت بەسەر ناچێت چەک پێویستە هەبێ لەبەری زەمانەتە بەخشێ حتا گەر بەکاری شنێنی ئێستا ئێمە دیموکراتی ترین میلەت لەسەر سویسرانیە هەر دیموکراتی سویسی دیموکراتی ڕاستەخۆی ملی یعنی بەڵام گەورەترین چەک گەورەترین سوپا لە دنیاە بە ڕێژەی سەدی وەریبگرن کوێ هەیەتی چ میلە دەگەری سویسرایەتی لەبەر ئەوەی سوپای سویسری هەموو میلەتەکەیە هەموو هاوڵاتێک چەکەکەی لە ماڵەوە بێ ئامادە بێ بۆ کاتی پێویست ئێکەواتە بێلایەنێتی سویسری تەنیا لەبەر خاتری پاراستنی مەبدەئەکان نییە کەمەوەتەوە زەمانەتێکی هەیە زەمانەتەکەوێت کە میلەتەکە چەکدارە من کاتم دەگرێت زۆر سپاس دەستان سپاس کاکتر ئێوارەتان باشە بەسەرچاو ببوورە دکتۆر زۆر تاخیراتم چونکی ئیلتیزامێکی ترم هەبوو ڕاستەکەی منەمەوێ بەسە و خاڵە تەوزیحکەمەوە پرسی برایەتی گەلان با تێکەڵ نەکەین لەگەڵ پرسی وەیاخود چەمکی برایەتی نەتەوەکان ئێمە نەتەوە زۆر جیاوازە لەگەڵ هەر نەتەوەی کورد بریتیە لە چەندی گەل با ئەو ئینکە ئەو ڕاستیە ئینکار نەکەین نەتەوەی کورد بریتیە لەگەلی شەبەک بریتیە لەگەلی لور بریتیە لەگەلی فەیلی بریتیە لەگەلی زازاکی بریتیە لەگەلی عەلەوی ئێزدی و یارسانی ئەمانە خۆیان جیاکەنەوە وەکو گەل نەک وەکو نەتەوە بەڵام وەکو نەتەوە کاتێککە باسی نەتەوەکەین ئەمانە کۆ دەبنەوە بە ناسنامەیەکی کوردبوونی بەڵام پرسی برایەتی کە زۆر گرنگە ئەم کۆبوونەوەی دروستکە ئەمە لە ناو نەتەوەیەکە لە ناو کۆمەلگایەکە کاتێککە فرەنەتەوەیە و یاخود فرە ئەتنیکە و یاخود فرە کۆمیونیتیە تۆ پێویستت بەو برایەتی هەیە نایە ناوی نەتەوەیی بۆ برایەتەکەی بەکاربێنی ناوی گەلی بۆ بەکاردێنی مەسەلا پرسێکی کۆمیونیتیەکی بچووکی کلدانیت هەیە کە کلدانی بەردەوام حەزەکە خۆی لە ئاشووری و لە سریان جیاکاتەوە بەڵام ئێمە لێرە چەمکێکمان دروست کرد کلد و ئاسۆ سریان لە عێراق کە کلدانەکان پێیان ناخۆشە ئەمە وەکو گەلێک بەکارمانەیەنا لە واقعدا ئەوان
کلدانەڵێ ئێمە گەلی ئێمە نەتەوەی عاشورەوە ئێمە نەتەوەی بە هەمان شێوە ئەگەر بێت و ئەمە لەسەر تورکمان بەکاربێنیت ویا خودت لەسەر عرب بەکاربێنیت عرب ێستا مەسەلا لە سووریا یعنی باوەڕتانە بێت چەندین ڕۆشنبیر هەر لە ئۆدۆنیسەوە بگرە هەتا ئیسماعیل حەنیە هەتا یعنی چەندین ڕۆشنبیر من متابعیانەکەم کە ئێش و ئازاریان هەیە بەوەی کە لە سووریا ئەو ماجرایل کە لە سووریا هەیە لە سووریا ئەمڕۆکە مۆرکەکە کەوتۆتە سەر زهن و فکری بەنی ئومەیە باشە بەو مانایە خوتوکەی بەداوەت دەدەن لە هەمان کاتیشە خوتوکەی تونندڕەوی ئاینی دەدەن ئەمە پەیوەندی بە پرسی گەلانەوە نییە پەیوەندی بە ڕقی نەتەوەوە نییە بەڵکو پەیوەندی بە ئایدایەکە کە دەیەوێ بەرامبەرەکەت سفر بکات بەرامبەرەکەت بسڕێتەوە نەک وەکو نەتەوە بەڵکو وەکو گەل سپاسانەکەم یعنی لە 2012 بە عەمەلی هەم لە ناوگۆڕینەکەشا کە کردیان بە هێزی دیموکراسی هێزی سەربە سوپای دیموکرات قوات سووریا دیموکراتیە هەم لە ناوەکەیە هەم لە عەمەلیشا لە ڕەقە و لە دێرە زور و لەو ناوشانە عەرەبەکان هاتن و پۆستیان وەرگرت و پێکەوەژیان ینی وەکو چەمک لای کورد بە نەزەری نەماوەتەوە بە عەمەلی جێبەجێیان کردووە دووەمیان ئەوانی تر چۆن باسیەکەن وڵای من هەنم بیستوانیتیش باسیکەن چونکە ئەوەندە خراپ و ئەوەندە فاشین بە تایبەتی لوسیرە هەر باسی ناکەن بەڵام چۆن یعنی فەرزیەکەی ئەم ها چۆن ئەمە فەرزەکەی لە ڕاستیە ئەزمموی عراق من ناڵم پرفێکتە بەڵام ڕاستە سوودوەرگرن لە ئەزمموی عراق لەو ڕۆ دەستوری و یاسای و قانونیەوە زۆر گرنگە ئەوەی کە زۆر گرنگە پێکەوە ژیانەوەی کە تۆ ئاماژۆ پێ هاوڵاتی بوونی یەکسان المواطنە المتەساویە یەکێکە لە کاردا لێکەوتەکان و یەکێکە لە تەداعیاتەکانی چەمکی پێکەوە ژیان لە ناو دەستور و قانونە یعنی کە بابەتەکە چوە ناو دەستور و قانون و یاسا و دەستور و مؤسسەوە بە نەتیجە هاوڵاتی بوون یەکسانەکەوێتەوە خۆ ناتوانین لە دەستورا بڵێ کاک بابان مهمترە لە من یاخود بەعکسەوە لەبەرەوە ئەو کاتە دەستور و یاسا بە زمان چونکە نزمانی نووسین زمانی قانونە زمانێکی تا ڕادەیەک مەدەنیە بێت ئەوەی دکتۆر سعید وتی ڕاستە مۆزوعی برایەتی گەلان و برایەتی نەتەوەکان دیساناوە جیاوازینەوان ئەو دوو چەمکەش کێ گەلە و کێ نەتەوەیە و کێ نەتەوە کێ گەلە لە ڕاستیاوە خلافی سیاسی لەسەر و یەکلاکردنەوەی تۆزێ قورسە کاک فەیسەڵ مۆزوعی خەباتی چەکداری ئەوەی ڕاپەڕین و خەباتی چەکداری ڕابردوو بەراوردکردن بەمەی ڕۆژاوا دوو نمونەی جیاوازن ینی ئەخدەتەوە باشە مادامای لێاو ئەوەی داعش پەلاماری کوبانەیە 2007 بوو بەڵێ چواردا ئەگەر کورد بەرگری خۆی نەبووە کۆبانی نەئەکەوت ئەخنا تۆڵی خەبای چەکداری معادلەکە یەکلا نەکرێتەوە کاک فەیسەڵگیان بەس با بابەتەکە تەواوکەین دوایە توانین گفتوگوی لەسەر کەینیانی لەسەر جیاوازیەکەتان لە باکووریش لە ڕۆژاواش یعنی بەڕاستی شتێک هەیە غەڵەت ڕۆشتووە یعنی پەکەکە لە مایشە ساڵ ڕابردووە ڕاز نییە بەس خەبای چەکداری کردو لە ماوە دەستیاوەتە پرۆسیاشتی من لە دەرەوە ئاگادارم لە ناوخۆی تورکیاشا هەمووشتان ئاگادارن هاوتەری پارەڵە لەگەڵ خەباتی چەکداریە خەباتی پەکەکە بۆ یەک سانیش لە خەباتی مەدەیدا نەبڕاوە ئەو هەموو ئەندام پەرلەمان و سەرۆک شارەوانی لە زیندانە لەکوێ بوون لەکوێ هاتوون ئەو هەموو ڕۆژنامەیە ئەو هەموو گۆڤارە ئەو هەموو لانا هەر یعنی من مۆزوعەکەەوە نییە ئینسان هینکە مبالەغە بکە بەڵام لە ڕاستیە من ناڵم خەباتی چەکداری کە کوڕی زۆر بووە چ لێرە شوچ لە باکوش لە وڵاتەکانی دیشە چەندین غەڵەت کراوە بەڵام بەگشتی چەکی کورد بۆ پەلامار و بۆ پێشەلکاری و بۆ زوڵم نەبووە بەگشتی بە تایبەتی لە ڕۆژاوە لە باکوورە بۆ بەرگری بووە بۆ ڕەدع بووە بەڵام لێرە لەوێش کەم کوڕی هەبووە بۆ خۆپارێزی بووە بۆ سڵکردنەوە بووە کەوەی کاک سعید زیاتر سعید شارەزای بوارێ ینی چەک بۆ ڕەدع ینی مەرجنی هەموو جای تۆ بەکاری بێن لە کاتی پێویستیا بەکارێنی بەڵام دیسان تەکی دەکەمەوە ئەگەر هێزی چەک و بەهێزی قەندیل نەبووە پرۆسی ئاشتی نەدەسی پێکرد نەتورکیاش بۆ شێوازاتە پێشەوە ئەوە هێزی چەکرد هەیە و ئاوا مدەڕعی یاخود چەکداری نایەتە پێشەوە جاوەڕەگەر بێچەک بوتایە بەداخەوە بەرامبەرەکە بەو جۆرە بیرەکاتەوە اینجا بوو کاک بابان ئاخر جملە خەباتی چەکداری هەنە جار اختیاری خۆت نییە بەسە تا فەرزەکەی کاک فەیسەڵ یعنی ئایا لە 2012 دیسان تاکید لەسەر نموزەجی ڕۆژاواکەمە چونکە ئێمە لە باسی
ئایا لەم شەڕی ئەخیرا ئاگربەز ڕانەگەێنرا ئەیکێ بۆ ئاگربەسی شکاند و پەلامەریان لەبەرەوە هەنەجار خەباتی شەکداری یاخۆت شەڕ بەسەردا فەرزەکرێەوە بە ناچاری ئەبێ بیکەی چێک